بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لەم بەرنامەیەدا قسە لەسەر دۆخی موچە $90 لە ساڵی داهاتوو هەروە دۆخی ئابووری هەرێم و عێراق سەیر لەسەر دەکەین پرسی موچە ڕێکەوتنی هەرێم و بەغدا لە ساڵی داهاتوو چۆن دەبێ یاسای بودجە ئەو ئاڵنگارانی کە لە بەردەم ئابووری عێراقدان هەروە قسە لە ڕووی سیاسیە و کاریگەر لەسەر ئابووری عێراق دەکەین ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر کاروان حەمە ساڵح و دکتۆر جەبار گۆران دواتریش مامۆستا حەمە حسێن لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین زۆر بەخێر بێت دکتۆر لە بەڕێستانەوە دەست پێکەین دکتۆر کاروان با لە دووموچەوە دەست پێ بکەین دووموچەی ئەم ساڵ خوراوە چی لێ هات ئەو دووموچەی بۆچی یاخود لە کۆتایی هەموو ساڵێک موچەیەک یان دوو موچەیان سێ موچە دەفۆتێن ساڵی ڕابردوو تر موچەیەک بوو ساڵی بڵین ئەوەی تریش سێ موچە بوو سەرتا بەناوی خۆی گەورە سڵاو ڕزمێ بۆ کاک دکتۆر جەبار و بیسەران و بینەرانی کەناڵی پێیام وەڵایی کاک حەکی من نەیشارۆمانگ ئەنی شتەکان بە سەراحەت دەڵێن بۆی خەڵکی ئامادە بێ بۆ ئەوەی کە ڕوئەیە بەڵام هەنێ جار بەگەر هەواڵێکی ناخۆش بێ شتێکی ناخۆش بێ خەڵک بەنەوە ئەکتلێکی هاتوو لە کاتێکا حەقیقەتێکی تاڵ زۆر باشتر لە درۆیەکی شیرین ئێمە مانگی 6 بوو من ئاماژەم بەوە کە هێشتا موچەی مانگی 7 بوو نەدرابوو وتم ئەم ساڵ دوو موچە ئەفۆتێت یعنی خۆی ئەمە جۆرێکی ترە لە لێبڕینی موچە بەڵام شێوازەکەی گۆڕاوە ئەوە یەکێکە لە خاڵەکان خاڵێکی تر ئێمە بینیمان ئەم ڕێکەوتنیش کرا لەگەڵ جەناب تا قسەمان کردووە لەگەڵ زۆر بەرنامەکانی تریشاوتمان ئەم ڕێکەوتنەکە ئەوەندەی ڕێکەوتنێکی سیاسی ڕێکەوتنێکی دارایی ئیداری نییە چونکە بەداخەوە ئەبینین ئەسەوە خەریکە حکوومەتی هەرێم و بەغدا تەماحی ئەوانە مەقاسەی پێ بکەن بەم دوو موچەیە کە ئەمە بەڕاستی هەڵسوکەوتێکی خراپە لەگەڵ موچەی هاوڵاتیانە ئەم دوو موچەی ئەفەوتێت هیچ ئاسۆیەکیش نییە ئایا ئەم موچێ چۆن قەرە بۆ ئەکرێتەوە پاشەکەوتەکانە نەیاوەتەوە هی ساڵانی ڕابردووش کە ئەوە تقریبان ئەچێت بۆ 6 ساڵانە موچە هەبووە نەدراوە هیچ میکانیزمە نییە بۆ قەرەبووی ئەمانە کە بە داتاش سەیرەکەی یعنی نازانی هەرێمی کوردستان بۆچی ئەم 120 ملیارە نانێت یعنی تۆ وەرە سەیریکە تۆ 633 ملیارە داهاتی مانگی 11 بۆ ئەم ساڵ 120 بنێری بە هەردووکی ئەکاتە چەندێکەکات باشە 750 شتێکەکە بەغدا نزیکی 941 ملیارەت بۆ ئەنێرێ باشە نزیکی 190 ملیاری تۆ زیایە لە پارەکەی خۆت بۆ هەموو مانگەی ناینێری بۆی ئەم 190 ملیارە زیاشت بۆ بێت بۆیە یعنی ئەمە ئەوە نییە کە تۆ حکوومەتی هەرێمی کوردستان پارەی داهاتی نەوت کە تەسلیمەکە 120 ملیارەکە تەسلیمەکە زەرەری بێ یان با بڵین پارەی کەمتر بۆ بێ نزیکی 200 ملیار دینار مانگانە پارەی زیاتری بۆ ئێد لەو پارەی کە ئەم تەسلیمی بەغدایەکە بەڵام چه حکمتێ لەوایە کە هەمیشە هەرێمی کوردستان و هاوڵاتیانیان ڕاهێناوە بەم موچەهات نەکاتی دیاری کراوە و نەداهاتی ئەو موچانەش ئەفۆتێ نادیارە دەکرێت هیچ موچەیەکی 2025 ساڵ لە کاتی خۆیدا نەدراوە هیچ موچێک لەوادەیە کە دیاری کراوە بۆ نمونە موچەی مانگیەک لە سیەک بێ هیچ موچێک لە کاتی خۆیدا کاک حەکیم بڕوا بکە ئەو دواکەوتنە زۆر جار لە نەدانەکەی زیاتر زیانەگەێنێ بە بازار بە اقتصادی خێزانەکان بە جموجۆڵی بازار چونکە لە ڕووی اقتصادیەوە ینی ئەگەر ئیستیقرارێتی اقتصادی نەبێ اقتصادێتی دەرونیش لە ناو خێزانەکان تێگەچێ قووەی شیرە لە ناو هاوڵاتیانە بە ئاسانی بەرەوپێش ناچێت خەڵک ئێستا وای لێ هاتووە خەڵکە دەوڵەمەنەکەش ترسی هێلەوەی پارە نەکەوەی موچەخۆر پارە خەچکە بۆ کاتێککە موچەخۆر پارەکەی نازانەکەی وەرەگرێن کەی قەرزیەکانی مانگی پێشووی باتەوە دەوڵەمەنە اقتصادەکەەوە ناجێگیرە بێت دەوڵەمەنەکانیش پارەکانی ناخەنە ناو بازاڕ یعنی دووسێ جار زەرەرە ئەگە هەر لە ڕووی مادیۆسێریکەین هەم موچەخۆرەکان بە نزیکی لە مانگێکە 750 ملیۆن دۆلار لە مانگێکە تداول ناکات ئەم هەفتەنا هەفتەکەیتر ئەم هەفتەنا هەفتەکەیتر بۆیە دەسی تەنها موچەخۆران نابەسێ دەسی وە بەرهێنەران و دەوڵەمەنەکانیشە بەسێ دەسی ئەوە بەرهێنە خارجانەی کە بیانە بیر لەوە بکەنەوە بەرهێنان لە وڵاتە بکەن یعنی ئەمەی کە ئەکرێت بەڕاستی لە هەرێمی کوردستانە لە هیچ معیارێکی اقتصادی سیاسی ئیداری پرۆسی حکومڕانیە بە هیچ جۆرێک بوونی نییە و هیچ لۆجیکێک نایگرێتەوە یعنی مەگەر
لە شوێنێکی دەوڵەتەکە دەسەڵاتداران بیانەوە تعزیبی هاوڵاتەکانی خۆیان بن هەمیشە قەلەقیانکەن هەمیشە نەزانن بەیانی چیەکەن دوو بەیانی چیەکەن بابە شەریکاتی نەوت هەیە لە عالەما توێژینەوە ئەکا لەبەر ئەوەی بەرپرسیارە بەرامبەر بە مساهیمەکانی کۆمپانیاقی خۆی کە خەڵک پشکی کڕیوە توێژینەوە ئەکا تینگتانکی هەیە بۆ ئەوی بزانە 50 ساڵی داهاتووی نەوت چی بەسەرێت بۆی بزانێت چۆن مامەڵەکە لەگەڵ نەوتە فەرموو ئێستا نرخی نەوداتۆتە نزیکی 6 ئەوە تشکیلی حکوومەتی عێراق ئەکرێ ئەوە سونەکان گەرم و کێشیانە لەگەڵ تا ئەم ڕۆژێ نەکەوتون لەسەر ڕۆژێکی ماوە بۆ هەڵبژاردن بڵێن کۆبوونەوەی پەرلەمان بۆ سەرۆکی پەرلەمان حکوومەتی عێراقیش پێم وایە لە هەموو جارەکانی تر قورسترە بێ بۆ پێگێنانی دیسانە و ئەمە چاهواڵێکی ناخۆشەیە بێمە ئایا چۆن یەکێتی و پارتی چۆن ئەمە ئەکەنە بە فرسەت ئەیکەنە فرسەت بۆی کە نێڵن هاوڵاتیان پێگیکەوە یان ئەیکەنە فرسەت بۆی چەند 120 ملیارێکی تر نەنێرن بۆی ئەمەی کە ئەکرێ هیچ معیارێ نایگرێتەوە هەمیشە هاوڵاتیان دراونەتە دەست قەدەر دراونەتە دەست هەواڵی موچەهات و موچە نەهات ئەمە چارەسەری ڕیشەیی ئەبێ بکرێ ناکرێ ئێمە هەموو جارێک بەرنامەیەک بێ بڵێن 2 موچە ئەفەوتێ 3 موچە ئەڕوات قسەکەیشمان ڕاست بێ هەر خۆمان بێتاقەتن دەوەی کە دڵی خەڵک ناخۆشەکەین سپاسەکەم دێم و خزمەتکار و توێ جەبار جەنابش بەخێر بێ ویسترنجی بەڕێز بزانم لەسەر دواکەوتنی موچە و کاریگەری لەسەر بازار لەسەر بژێوی خێزانەکان ئەم ساڵەوە 2 موچە دەفەوتێت ساڵی ڕابردوو 2024 موچەیەک بوو 2023 موچە 2020 حەوت موچە بە تاوەتی ساڵانی ڕابردووش موچەی زۆر بە لێبڕین و پاشکەوت خوراوە کاریگەری چی لەسەر بازار لەسەر بژێوی خێزانەکان لەسەرتا بنای خۆی بەشندەی میرەبان سڵاتان لێ بە مامۆستا حەکیم لە بیسەرانی کەناڵی پەیام وڵات دیارە ئەتوانم بڵێم لێکەوتیەکی زۆر نێگەتیڤ لەسەر کۆی جوڵەی بازار دروستەکە بەڕاستی ئەمە لە زانستی ئابووریا شتێکمانە پێوترێت سێرکڵشنی دارایی یان سێرکڵی دارایی هەموو حەلقە دارایی ئابووریەکان ڕەتیان پێکەوەی بەڕاستی ئەوەی کە ئێستا تەحکوم بەسەر بازارە ئەکات کە زۆرترین قورسایی لەسەر بازار بە جێشتووە موچەی فەرمانبەرانە تەمە موچەی فەرمانبەران و موچە خۆران ئەنی نزیکەی تریلیۆنە دینار ئەم تریلیۆنە ئەگەر بێت و بە لە 150 بێتە ناو بازاری بازرگانی و بازاری متەداول و بازاری تەداولاتەوە بەڕاستی جوڵێکی زۆر باش لە بازارە دروستەکە وەک جەنابی کاگە دوکتۆر شتێکی ئاماژە پێدا زۆر سەرنجڕاکێشان بەڕاستی زۆر جار ئەو دواکەوتنی موچەیە لە پێنەدانەکە خراپترە چونکە بەڕاستی بازار تووشی هینەکە تووشی وەستاندن یان با بڵێن تووشی ڕکودێکەکەوە لە پڕیشە لە پڕیشا کاریگەریەکی سلبی لەسەر جوڵی بازار دروستەکانی چۆن ێستا بۆ نمونە تۆ جاری وایە بە 3 مانگ موچە دواکەوێت تەمە لەو کاتە فەرمانبەران لە ڕۆی خۆی شێڕایی بۆ کاڵاو کەلوپەل کەم ئەکەنەوە باشە کاڵا کەمتر ئەکڕن چونکە ئێمە لە کاتی هەر ناجێگری و ئیسەقرارێتیی ئابووریە وەکو بڵێ کۆنسپشنیان جۆرێک بڵین لە خواز بۆ کاڵا و کەلوپەل کەم ئەبێتەوە بەڵام کە لە پڕا تۆ موچە دێت بە قەبارەیەکی زۆر بەشێکی زۆر لە فەرمانبەران قەرزیان لەسەر کاڵا و کەلوپەل قەرزێکی زۆریان لەسەر لە پڕ ئەم پارێکێتە بازار یەکسەری ئاسی گشتی نرخەکان بەرزەکاتەوە لەو کاتانەیە کە موچێت ئێمە خۆمان ناو بازارین و ئەزمونمان هەیە لەبوارە ئاسی گشتی نرخەکان بە تایبەتی پێداویستە سەرچەکان تەنانەت کەرتی ئەقاراتی ڕاستەخۆ ئەنی تەسیرات دروستەکە لەبەر ئەوە زۆر جار دواکەوتنی موچە لەوە قورسترە کە موچەکە هەر نەدرێت چونکە کە کاتێک کە تۆ دڵنیان نەبووی کە موچە نادرێت ئیتر ئەو کاتە دەست لە هەندێک خواز بۆ کاڵاو کەلوپەل کەمەکەیتەوە تا ئێمە 3 تایپمانەیە بۆ کاڵاو کەلوپەل باشە ضروریات حاجیات یان تەحسینات و تەجمیلیات لەو کاتەیە کە تۆ دەخلێک کەم بوو ئەو کاتە ئەوەی کە زۆر فۆکەس لە سەرەتی تەرکیزی لە سەرەتی زیاتر بابەتی ضروریاتەکانەوە وەکو بابەتی خواردەمەنی بۆ ئەو پێداویستیانی کە ڕۆژانەتە بەڵام تەحسینات و تەجمیلاتەکان کەمەکەیتەوە بەڵام کە لە کاتێکا موچە دواکەوت و لە پڕا موچەی یەکسەری وەکو بڵێ تۆپێک لە پڕا هەڵی بیتە ناو مەسبەیەک و چۆن ئەشڵەقەیە یەکسەری بازار بۆ جۆرە ئەشڵەقیانی بەڕاستی کاریگەرێکی زۆر خراپ دروستەکە لەبەر ئەوە مەسائلی موچەی فەرمانبەران بەتایبەت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کاریگەریەکی زۆر سلبی لەسەر کۆی جوڵەی بازرگانی دروستکردن من پێشە بێنە ئەم بەرنامەیەوە لەگەڵ کاک دکتۆرەوانە باسی بابەتێکمان کرد هەر مستەسمیر هەیە لەم سلێمانی خۆمانە ئەم ئارە تقریبان جۆرێک لە جۆرەکە مناقەشەیەکمان کرد نزیکەی 9 میلیۆن دلارم لە قەرزایە وەشوقەشم بۆ نافرۆشێت و تا خەریکە حرەکەی و بەرهێنانەکەی ئیسیسمارەکەی ئەوەسێ بەڕاستی کاریگەریە بۆ ئەکسەریەتی ئەو هاوڵاتیانانی کە هەساون بۆ نمونە یەکەی نیشتە جێبوونیان کڕیوە
لەوانە فەرمان بەربێ یەک هەموو وەرنەگرێ ناتوانێت ئەو قسەی لەسەرێتی بیدا ئێمەش ئیلتیزاماتی لەسەر ئیلتیزاماتی ئەو کاڵە و کەلوپەل و خزمە گوزارانەیە بۆ دروستکردنی بڵین باڵەخانەکان ئەو یەکەی نیشتە جێبوونە لە کاتێک ئیلتیزاماتی لەسەرە ناتوانێت ئیلتیزاماتەکان جێبەجێکە وەلایەک ناتوانێت یەکەی نیشتە جێبوونەکەی تەواو بکات و بیگەنە دەستی هەوڵاتیان وە لەلایەک تریش هەوڵاتیان موچانیە تا قیسەکی خوانی پێجێ بەجێکەن کەواتە ئەمە لەلایەک تەسیراتێکی سبی لەسەر کۆی کەتی و بەنەنان دروستکرد لەسەر بازار دروست دەکات و لەسەر بازارە دارایەکانیش مانگانزیکەی بەڕێزوت تریلیۆنێک دینار موچەی موچە خۆرانە ئێستاگە دو موچە بفوت تقریبا 2 تریلیۆن دیناری تا بازارەوە بەڵێ 2 تریلیۆن دینار سەریکە ئەگەر بە نیسبەی لە 150 بێتە بازارەوە ینی لە 150 پاشەکەوت کرد لە 150 بێتە بازار و نزیکەی تریلیۆنە دینارەکە 1 تریلیۆن دینار بێتە ناو بازارەکانی هەرێمی کوردستانەوە کۆی هەموو سێکتەرەکان بەڕاستیە بژێتەوە کە بەداخەوە ناتوانراوانی زانی ئەمەی بینی هەرێمی کوردستان و عێراقیش ڕەنگە ڕێکی پێچوانم لەگەڵ کاکە دکتۆرا هەبێت من داکۆکی و دیفاع لە هەموو گەندەڵی فەسادەکانی هەرێمی کوردستان ناکەم داکۆکی لەو قەیرانانە ناکەم بەڵام داوا کرا کە حکوومەتی هەرێمی کوردستان نەوت ڕادەستی عێراق نەوتی ڕادەست کە تەنها 120 میلیارمان ماوە ئێمە شتێکمانە مەقاسی پێوترێت باشە ئەگەر حکوومەتی عێراقی باشە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان چایی بەو گەشەی هەرێمی لە کوردستانە نیە لە ڕووی ئاوادانی وەڵام لە ڕووی ئاوادانیەوە باشە چونکە بەڕاستی ئەوانەی کە وەسەد و جنوبی عێراق چوون ئەزانن بەڕاستی چی وێرانەیەکە بەحەقەت هەر لە پایتەختی عێراق و بگرێتە جنوبی عێراق بەڕاستی ئەوانی جۆرێک لە جۆرەکان هەر موبەڕیرێکی بەسیط ئەکەنە فاکتەرێک بۆی کەەوە دەکەموچەی فەرمانبەرانی هەرێم نێنێ واتە ناتوانین بڵێن لە 100% ئەم خەتایە خەتای هەرێمی کوردستانە بەڕاستی باغاش کاکە تۆ 940 ئەوەندە میلیارد دینار ئیلتیزاماتی موچەی فەرمانبەرانی لەسەرە هەرێمیش پێویستە 120 میلیارد دینار با بە حکوومەتی ناوەندی عێراقی ناینێرێ فەرمو لەو 120 میلیارەکە 120 میلیارەکەی لێ بەبڕە و باقیەکەی تری بۆ بنێرە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و با موچەی فەرمانبەرانی پێدابینکە لەبەر ئەوە بەڕاستی حکوومەتی عێراقیش بە جۆرێک لە جۆرەکان ئەگەڕێ بۆ نوختەیەکی زوعفی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان کە موچەی فەرمانبەران دۆخە ئەمە لەلایەک وە لەلایەکی تریش عێراق تەنها ئەم مەسەلەی عێراق خەریکە ڕوبەڕووی قەیرانی بەس خۆ ئەو ئیلتیزامەکە 120 میلیارەکان بۆ داناون ئەوان تەسلیمیان نەکردو بە مانگی 11 و 12 لەگەر عێراق خەتا بار بێ هەرکی خۆیان جێبەجێ نەکردووە هەرکی خۆیان جێبەجێ کاک حەشیم سەریکە ئێمە هەر با بە زمانێکی بازاڕی قسە بکەین من 940 ئەوەندە میلیارد دینارم لای جەنابتە جەناب 120 میلیارد باقیەکەی لێ بڕمەوە باقیەکەی تری بۆ نێرمەوە ئەگەر حکوومەتی عێراقی ڕاستەکە لەگەڵ هەرێمی کوردستان ئەگەر مەبەست و ئامانجراوە لە ڕووی مەقاس بەڵێ بەس جاری تری ژوا کراوە لە 2024 مانگی 12 وا لێ کرد نیوەی نردنیوەکە دەسەڵاتی هەرێم بردی و نیوە موچەشان نابە خەڵک ئەمە جیاز ئەمە 120 میلیارد 120 میلیارد معنای ئەوە ناگەێنێت کە تۆ کۆی موچەی فەرمانبەرانی هەرێم بەڕێ بەڕاستی خزم جنابش لە خێر بێ دوو سەمان کردمان سەرنجی بەڕاشی بزانین بەرپرسیارەتەکە لە ئەستۆی کێیە بۆچی هەموو ساڵێک دوو موچە دەخورێت چی بکرێ لێکەوتەکانی چین لەسەر خەڵکی کوردستان وڵی سپاس بۆ ئێوە و میوانەکانیش و بیسەرانی بەڕێزم بنسبەتینەوە موچەوە تۆ ئەڵێی موچەیەت و نایەت و لێ ئەڕن ئێمە مشکلەیەکمان هەیە لە کوردستانە ئەوە بەرەو 10 ساڵە چێ میزانیەمان نییە کە میزانیت نەبوو تۆ بابێک نییە لەوێ کە شوێنی کرابێتەوە موچەکەی تیا تەرخان کرابێت موچەش تێکەڵی نەفقاتی عامە و هەموو شتەکانی کەیان کردووە موچە نابێت دەستی بۆ بەری بەڵام پرۆژە ڕائگیرێ خەدەمات ڕائگیرێ پرد نابێ جسر نابێ خەدەماتی پەروەردە نابێ هی هەمووی ڕائوەسێ خەدەماتەکانی کە موچە بە هیچ شێوەیە کەس ناتوانێت دەستی بۆ بەرێ بەڵام موچەکان خستووەتە ناو ئەو سێکتەرانەشەوە هەروەکو سێکتەرەکان خۆ دەزانی لێرە نییە لە شوێنی کە هەیە ئەتۆ خۆ چاگەزانی ئێستا ئاوەدانی لە دەڤەری منطقەی سلێمانیا سفرە بەڵام لەولا هەیە ئەمە یەکێکیانە کە بووجە نەبوو ناتوانانی کۆنتترۆلی موچەش بکەیت دووەمیش میلاکاتە هەر میلاکاتیش ئەگەڕێتەوە بۆ بووجە کە تۆ میلاکاتێکی سابتت نەبێ ئەو میلاکاتە کە دانراوە بۆ وەزارەتەکان و بۆ هەموو مؤسسەکانی مؤسساتەکانی حکوومەت ئەو کاتە تۆ ئەوەت نەبێ ناتوانی بزانی
چەند پارە پێویستە تۆ داهاتت هەیە لە علمی حساباتە شتێکەیە پێڵێن میزانیەش پێڵێن حرفتی لە هێنا علومی محاسبە ئەوەی دەست دەکەوێ لە تەرەفی داینی ئەوەی خەرجەکەی لە مەدین خەرجی ئەەکەی تۆ نازانی چەند داهاتت هەیە چەند خەرجیشت هەیە بە تێگڕایی ئەوەی یەتە گیرفانت خەرجی ئەەکەی لەبەرەوەی ئێمە لەو بۆی ئەو دوو نمونەیە باس کرد لەسەر ئەوە ئێمە نەمیزانێمانەیە نەمیلاکاتمانەیە نە ئەزانین داهاتمان چەنە نەخەرجەکانمان چەند ئەسەڵێن بۆ ڕەنگە بڵێن ئێمە لێرە بۆ خۆمان داهاتمان کەم بۆ بووە یاسای بوجەمان نەبووە نا علاقەی نیە بەسەرەوە پەیوەندی بەوە نیە کاکی من دوو نمونەت بۆ ئیجێڕمەوە یەکێکیان یەکەم وەزیری مالیەی عێراقی سامسون ئسحاق بووە کە کابرایەکی یەهودی بووە مەلیک ئەچێ بۆ دیوانیە 20 دینار خەرجەکات بۆ مەکتەبێک سەرمی پاشایەتی مەبەست زمانی پاشایەتی بەڵێ ئەو ڕازی نابێ ئەڵێ لەبەرەوەی ئەوە لە بوجە ئەوێ لە پەرلەمان مسادەقە بکرێ اینجا ئەو 20 دینارە بۆ ئەو مەکتەبێکی دیوانیە ئەو کاتە هاوکارەکەی کێ بووە ئیبراهیم کەبیر مدیری محاسبەی عامە بوو لەگەڵ ئەوە هەر خۆشیان میزانیە و زەری بۆ ئەو شتانەیان داناوە لە زمانی ئەوانیش پێشتر ڕۆپیە بۆ دیناریشیان دروست بۆ بە بەرنامە بۆیە ئەمە یەکیان دووهەمیش ئێمە غیابی سەرکردەی دڵسۆزمان هەیە وەختی خۆی سەنگافورە دورگەیەک بوو هەر مێشولەی تیا بوو خەڵتوشی نەخۆشی ئەبوو نفوسێکی کەمی تیا بوو کابرایەک هات لیکوان ئەو هەسا گۆڕانکاریەکی هێنا بەسەر ئەو سەنگافورە ئەوە یەکەم جار خۆ دەزانین تا 1990 مستعمەرەی تیجاری بەریتانی بوو لە 42 بۆ 45 هێن کۆنتڕۆلی کردبوو یابان بەڵام حکمێکی زاتیان هەبوو دوای ئەوە لە 43وانەوان بیریان کرد بڵێم 65ەوە بوو جمهوریەتەکەیان دروست کرد و ئەو کابرایە بردی بەڕێوە هێنای تا ئێستش ئافرەتێکە ئیبا بەڕێوە حەلیمە یعقوب ئێستا گەورەترین سەرمایە لە سەنگافورەیە دەخلی فەردێکی سەنگافوری لە 80 ملیۆن $80,000 تجاوز دەکات 80,000 دلار مەبەستەوەی لە کوردستان ئێمە سەرچاوی داهاتمان هەیە لە بانقا باوت پێ بڵێم لە بانقەکانە لە معاملەکانە لە خوێندنە هیچ نەنەوتی هەیە نەغازی هەیە چاکترین مەسفای هەیە مقابل بە مەسفەکانی ئەمریکا ئەمە بۆ دڵسۆزی هەیە ئەو کابرایە ئێمە غیابی سەرکردەی دڵسۆزە لە وڵاتی ئێمە سەرکردکێشەی داهاتمان نییە ئێمە نەخێر کێشەی داهاتمان نییە هیچ کاتێ ئێمە بۆچی هێنمان هەیە ئەو بۆم باس کردی ینی مێشول ئەی خواردن نەنەوتیان هەیە نەغازیان هەیە نەهیچ ئێستا تەکنۆلۆژیای سەنگافوریا لە هەموو عالەمە دەوری هەیە داو دەرمانی ئەوان دەوری هەیە خوێندن بەرزترین ئاستی هەیە زانکۆکانی بەرزترین ئیتر نازانم لە شوێنێکەوە بۆی باسکەی ئەمە ئێمە یەک غیابی سەرکردەیە سەرکردەیەکی دڵسۆزمان نییە تا بتوانێ کۆنتڕۆلی ئەم وەزعانە بکە دووەمیش ئەوەیە ئێمە لە کوردستانە بە تایبەتی ئێمە دەسەڵاتداریمان هەیە دەوڵەتداریمان نییە مادام تۆ دەسەڵاتداریت هەیە کەیفی خۆتە ئەیتێ نایتێ ئەگە دەوڵەتداری بێ ئەوەی کە پێشتر بۆم باس کردی لە میزان و میلاکات و داهات و خەرجی دیارە بێت خزمەت مامۆستا دکتۆر کاروان سەبارەت بە بڵێنەوەم ساڵ ڕۆژین ئەم ساڵێک دووموچە وا دیارە فۆتاوە باز دەوە کە ڕێکەوتنی هەرێمی بەغداش نوێکرابێتەوە بەس بۆ ساڵی داهاتوش ئێمە لە بەردەم قەیراندان یاخود چ کاتێک وەکو 2013 لێ دێتەوە هەم موچەمان بۆ بێم پارەی پرۆژەکان پەرەپێدانی پارێزگاکان و بەرهێنان لە عێراقەوە بۆمان بێ ئەو پەیوەستە بەچی وڵاهی تەمەناکەین لە 2026
حکوومەتی عێراقی زوو پێک بێت و ئەمانش هێشتا تەبعاان جەولەی خۆیان ما و جەولەیەکی تریژ ماوە کێکێتی پارتی چۆن ڕێکەون لەگەڵ لەسەر پۆستەکانیان لەوێ بەڵام تەمەنا ئاکەم ئەوەی کە پشتی خراپ بەڕێوەیە کەوەی کە عێراق بودجەی نەبێت ئەم ساڵ 2026 بیان هەندێک دشی هیوادارن ئەم شتان هیچی ڕاز نەبێت یاما بڵێن ڕوو نەدات و لەگەڵی شایەکێتی و پارتی لای کەمی بە خۆیان نابچنەوە ینی هەڵبژاردن دیقەت بە لە کاتی هەڵبژاردنە خەڵکیان پێویستیان بە خەڵکە ئەوەی کە پاری خۆیانە ئەوەی کە پاری کۆمپانیەکانیانە لە دەرەوە پارەی بانقەکانیانە پارەی کۆمپانیانە خۆیەکانیانە ببینە چۆن سەرفی ئەەکەن بۆ هەڵبژاردنەکانیان لەبەر خاتری چی لەبەر خاتی قەنەعەت بە خەڵکان دەنگیان بات ێ باشە تۆ حەقێکی خەڵکی ئەم خەڵکە کە 750 ملیۆن دۆلارە بە تەقریبی لە کاتی خۆیان موچەی بێتێ تۆ ژێرخانی ئابووری کەرتی پیشەزازی ئەم کەرتانە ببوژێنیتەوە دەستی کار لە کەرتی کوشتتوگاڵە زیاکەی هاوکاری دارایی پرۆژەی بچووک و مامناوەند بکەیت تۆ وڵاتێک بەرەوە پێش بخی وەک مامۆستا باز سنگافورێکە یعنی ئەمڕۆ من داتایەکم بینی سەیرە ئەو وڵاتی سنگافورە ئێستا لە 1970 ینی پلەی یەکەمی گرتووە لە هەموو عالەما لە ڕووی ئاسایشی خەڵکەوە کە بچی سەفەر کە توانی 24 سعات لەو شاران نەخەوی بەبێ ئەوەی هەز بە ترسێ بکەیت کە پێش نەرویجی یاوەتەوە پێش ئیماڕاتی یاوەتەوە پێش زۆر لە وڵاتە ئەوروپیەکانی یاوە ئێمە تۆ ئەمە بکە کاکە وەڵا حملەیەکی واشە ناوێ بەڵام بەداخەوە پەیوەستە بەچی پەیوەستە بەوەی کە بابە سەریحتر بڵم باش بڕوا بکە کارەبا ژنێن ئەمان ترسیان نییە موچەی ژنێن هیچ ترسێکیان نییە باڵە خراپتریش لەمەکەن هیچ ترسێکیان نییە چکە بەداخەوە هەڵبژاردن لەم وڵاتە پارە دەنگ ئەکرێت هێزێکی سەربازی بۆ ترساندنی خەڵک مۆر و ئیمزاکردن بە مامۆسا و بە فڵان و بە فیسار یعنی ئێمە ئەگەر هەڵبژاردنێکی شەفاف بەبێ دەستێوەردان هەبێت لەم وڵاتەیە ئەمانە ترسیانە بێت ئینتیخابات ترسیانە بێت لەوەی کاکە با بچین خزمەتی خەڵکین با موچی خەڵک بین تۆ کارەساتە دوو موچەت نایەوە هەڵبژاردن نەکرێ سەیرەکەی ئەوەندە دەنگێنن بەشێکی ئەمە ڕەبتی ئەوەیە کە بە موچەی خۆیان و بە موچەی خەڵکە و بە پارەی کۆمپانیەکان لە ناوخۆ دەرەوە هاتن کۆمەڵە خەڵکیان بەناوی بندیوارەوە کڕیوە کۆمەڵە خەڵکیان بەناوی موچەخۆری حیزبیەوە کڕیوە هەموو ئەمانە لە پێناوی ئەوەی بەردەوام شەرعەت بنەوە بە خۆیان بۆ ئەوەی کە خەریکی ئەم لەسەر ئەم خێر و بەرەکەتی ئەم وڵاتە بۆ خۆیان تەخشان و پەخشانکەن ئەگینا کارەساتە کاک حەکیم تەسەور کە ڕۆژانە کارەساتی وا ئەبینی ئینسان یەک تۆ زەمیری هەبێ بەرگەی ناگرێ بابە والله تەلەبەی زانکۆ هەیە خەریکە ئەگاتەوەی سوال بکە بابە چەندین تەلەبەیە بە منیان وتووە یعنی لە داخلیایە لەم سەرمایە پاریان نییە خۆیان کۆی کەنەوە بۆی بچن نەوت بکڕن ئەمە چ ویژدانەکە کابرا خۆ مناڵی بەخێو کردوتی بەشکم ئەمە نەوە یەک بێ و حکوومەتێکی ذاتی دروستکەین ئەمە جی لێک ڕۆی تەخەڕۆجی کردو بە وەزعەوە ئێسش دانەمەزراوە معنای نییە سەیدەلەی تەواو کردووە لەگەڵ ڕێزما بۆم پیشەکە خۆی مەردە بۆیە ئەو ئیشەکە پاقلە ئەفرۆشێ ئەبێ دەستی ماچکەین چەندەها خەڵکمان بینیوە بەم جۆرە ئەم چینە ئەم جی لە تازش 2000ەکان بڕۆ کابرا دەرەجەکەی وایە لە کەلارەوە لە فڵان شوێنە هاتوو لەم سلێمان لە داخلێکە پارەی نەوتی بێنێ لە داخلێکی خۆیان پارەی ژەمێکی باشی پێنیە لە چ وڵاتێکین لە وڵاتێکین ئەمە نەوت ئەمە غاز ئەمە یعنی تۆ چیت نییە ئێمە یعنی شتێک هەیە لە علمی حکومڕانیە ئەڵێ خراپترین جۆری حکومڕانی یە قیاسی هەیە ئێتە تۆ پێ بڵێ دزە ناشەفافە گەندەڵە ئەمانە کۆمەڵی وەسفن بەس ئیداریەن لە ڕووی حکومڕانیەوە قیاسێک تاتێ ئەڵێ ئەگەر هاتو قەیران ڕوویە لەو قەیرانەیە دەسەڵاتداران سەلامەت دەرچوون گیرفان و ماڵ و مناڵیان سەلامەت دەرچوو تەنها هاوڵاتیان زەری کرد ئەوە خراپترین جۆری حکومڕانیە ئێمە ئەوەتی هەیە قەیران ڕوئەیە ڕۆژێک ببینە کۆمیتێ لقێک بێ مەعاش بوو بێ ڕۆژە ببینە ئەمانە لە بری دانیشن دەلقیان کردبێ بە 5 لق لەبەر بێپارەی تەقەشوفێکیان لە ناو حیزبەکەی خۆیانیان کردبێ بەڵام سێرەکەی ژماری کۆمپانیەکانیان زیاکە ژماری میدیازە بە لە حەکانیان زیاکە هاوڵاتیانیش
کاکە خەڵگەیە ئێستا وای لێ هاتووە ئەشەی ناوماڵەکەی فرۆشە بۆی ژیانی خۆی دابینکات چی ئەکا چاوەڕێ خۆ مناڵ ئەوە نازانێت داوای شتت لێەکە ئەمە ئەم دۆخە نابینن یان لەبەرەوەی هەم خۆیان ڕاهاتون و هەم لە دەریشەوە لیان قوبڵ کراوە لەبەرەوەی ئەمە وڵات نین و بەحساب ئەمە کۆمەڵی دەستگای مخابراتی تێ ئەگەر پشەوێ لە هەمومان نشەوێ لەگەڵیشە هەموو شتێک زمانێک لەگەڵ ئەم دەسەڵاتە تاقی کراوە زمانی خۆپیشاندان کورە زمانی خەڵگەی کاکە خۆی ئەکوژێت پێشمەرگمان نەدیوە خۆی کوشتووە خەڵکمان نەدیوە سەری خۆڵ چەنەها خەڵک خۆی سەری خۆڵەکە بۆ حەزەکە دایک کەس و کاری خۆی بەجێبێڵێت یعنی ئەمەی کە هەیە لە هەرێمی کوردستانە ئێمە ڕاستە من خۆم ئەڵام لە 2013ەوە ئێمە بەتایبەت لەم 6 ساڵەیە باجی بێمروەتی و بێئینسافی و بێوجدانی زۆرێک لە کابینەکانی پێشوژەین یعنی 2013 ئێمە نەوتمان هەنار دەکرد بوو جەنەما ڕێک ئەبووە بە عەکسەوە بکرد کە نەوتمان هەنار دەکرد ئەمجا بورجەیەکی تۆکمە و ڕێک و پێکمانە بووە بۆی بمانزانیە چی ئەەکەین و چی ناکەین ئێستا نە هاوڵاتی بەرچاوی ڕوونە بەیانی چی ڕۆیە و چی ڕوون هەیە چی بکرێ و چی نەکرێ نە بازرگان بەرچاوی ڕوونە بەس خۆیان بەرچاویان ڕوونە چی ئەەکەن و چی ناکەن ئەمە تاکەی درێژە ئەکێشێ کەوتوتە سەر ئەوەی کە ئەم دۆخە تا چەند قوبوڵەکەی یعنی با هاوڵەتان ڕێگایتە نەگر نەبەر تۆ بە خۆپیشاندان بەگوێ مامۆسا ناکەی تۆ بە هات و هاوار و ئەم هەموو فشارە مەدەنیە بەگوێ خەڵک ناکەی یعنی بەتەمای چاوەڕێکی یعنی ئەم هەموو وڵاتە لە دەوروبەر تا ئەڕۆخێ یەک بەتەمای چیت بەتەمای 6 ساڵی تر ئاوا تازە بکەیتەوە بۆیە بەڕاستی ئەمە یعنی یەکێتیە با ئێمە گلەی بکەین یەکێتی کاتە ئێتە هەڵبژاردن خۆیەکە بە معارەضە دوایەوە لەسەر پشکەکانە دەستەکەن بەملاوە بەلا ڕاستە ئێستا بۆ نمونە لە سلێمانێ یەک تۆز خۆیان گورچ کردوێتەوە ئیتر بە پارەی خۆیان بێ بە پارەی حیزب بێ بە پارەی کامێرەی مرور بێ باشە ئەم جسروشتە بۆچی 6 ساڵ لەمە پێشتن نەبوو خۆرێکێتی حکومڕان بوو بۆ 10 ساڵ پێشێستن نەبوو ێ با بە یەک تۆزتر خۆتان بتەکێنن با هەموو چێژ لە کاتی خۆیان بێ ئیتر کورە زۆنەکان جیاکەنەوە ئیدارە جیاکەنەوە هیچ شتێک بەقەدەر خێزان و مناڵ و ئەوە گرنگتر نییە کە ژیانی خەڵک نەگاتە ئەوەی کە ئێستا ژیانیان لە خەتەر بێ نەکتە ناموچەکەیان بەس حەزەکەی بە کورتی مەجاری دوو خاڵ هەیە لە ئەوەی کە ئەو دوو موچەیە کە باسی ئەکەن وابزانم دکتۆریش و کاکەش تەیدمەکەن لەوبارەیەوە کاتێک کە ئەوان اتفاقیان کردووە کە نەوت بڕوات لە ڕێی سۆمەوە لەگەڵ ئەوەشدا 120 ملیار دینار تەسلیم بکرێ ماگانە موچە بنێرن تەمان خۆ دەزانیت لە مانگی حوتە اتفاقیەکەیان کردووە لە نۆ نەوتەکان تەسلیم ئەوان من پێم وایە وا ڕێکەوتون چەند ئەو مانگە چەند ئەنێرن لەوە موچە ئەنێرن خۆ پێشتر ئەها دوو مانگەکە هیچیان نەناردبوو ئەو دوو مانگە لەوەوە بوو ئەمە یەکێکیان لەو دوو موچەیە کە ئێستا ئاوا لە هێنایە لە مەرگادە ئەم لە گیانەڵایە ئەمە یەکێک دووش مەساریفەکانی ئێرە و عێراقیش زۆر قەبە بووە زۆر بەڕاستی ئەو داهاتی عێراق هەیە سەرجەمی لە زاخۆ بۆ بەسرە تحملی ناکە ئەزانی بۆ دنیای خەڵکیان تاعین کردووە و داناوە و تەقاعودیان بۆ بڕیوەتەوە لە هەموو لایە لەو لاش و لەم لاش بۆ خۆیان هیچی سیستمی خانەنشینی و تاعینەت شمولیان ناکە ئەی باشە من لە 2011 و قسەیان کردووە و تومە ڕۆژێکە بێ بانکەکان پارەیان تیا نامێنێ و ئەزمەی پارە ئەبێ بۆ موچەدان ئەگەر لە KNN بیکەیتەوە ئەو کاتە مقابلەیەکی سەعاتین بووە شێمحەمە بووە ئەوە تا هاتووەتە دی چکاتەی هەر تۆ تاعینەکەی بە موچەی زۆر تەقاعودیەکەی بە موچەی زۆر ئەنجا شتێکی کەش عەفوو بە خاڵێکی کەژەیە لەم کاتانە ئەبێت تەقەشفاتکەی چ خێرە تۆ ئیدارەی گەرمیانە دەیە ئیدارەی ڕاپەڕینی دەیە ئیدارەی زاخۆ دەیە ئیدارەی ئەمانە هەموو مەساریفی قەبەیە سەلاحێت دەیەن بە قایمقامی سۆران یان کەلار سەلاحێتی هەبێ ئەو دام و دەستگایانە چەند مەساریفی وێ چەند مدیر عامیە چەند ماڵ مدیر عامیەوێ چەند سیارەیەوێ چەند مەساریفی کەیوێ ئەمانە بیر ناکەنەوە نەپارەکەشیان هەیە
هەر شتێ قەبە هەنگاوی بۆ ئەنێن لەسەر شانی موچەی مۆزەفی داباو. سپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە نەوت پێ ڕێکەوتنەکە درێژ کراوەوە بەس بۆ ساڵی داهاتوش بەردەوامی ئامارەکانی سۆمۆشەیە بڵێن مانگی ڕابردوو مانگی دا نەک مانگی ڕابردوو حەوت مانگی 11 ملیۆن و 583,000 بەرمیان ڕاست کردووە لە هەرێمەوە مانگی دا 5 ملیۆن و 834 یەک داهاتەکەی تقریبان تریلۆنێک بووە باردووکی بەیەکەوە دوو مانگە کە نەوتێرێن تەسلیم کراوە بەداوام دەبێت پێ ڕاستکردنی نێوتێریم هەرچەندە زەم سێ مانگیش درێژ کراوەتەوە. بەڵێ من پێشوێ وەڵامی ئەو بەشاری جەنابەت بەمەوە تاوان من ئیسنادەن بە شتێک گوتم بەڕاستی ئەم پێنەدانی موچیان دواکەوتی موچەی فەرمانبەران بەشێک بەڕاستی سوچی عێراقیشی تیا عێراق خۆشی بەڕاستی کەم تەرخەمەوە بە زۆرێک لە جۆرگان گوشار و فشارێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان دروستکە ئێمە بەپێی قانونی محاسبەی حکومی عێراقی کە پێم وابێ مهمترین قانونی محاسبەی هەیە کە وەختی خۆ لە ساڵی 1920 کە بەریتانیەکان هاتوونەتی ئێرە قانونێکی زۆر جوانیان بۆ محاسبەی عێراقی داڕشتووە بەڵێ هەکانی کۆمەڵەت تعدیلاتیان لە فەقەرە و لە قانونەکانیان کردووە بەڵام لە مەسائلی بودجایە لە موازنە لە نەفەقات و ئیراداتە 9 فەصل و 9 عەدەدمان هەیە ئەزانی یەکەم فەصل لە قانونی محاسبەی عێراقیە چییە؟ النەفەقات ئەفراد العاملین باشە یەکەم پێش هەموو شتێک لە هەموو شتێک گرنگتر موچە و حقوقی هاوڵاتیانە کە کار بۆ حکومەت دەکەن ئیتر لە فەرمانبەرێک بگرێت لە موچەخۆرێک لە گرێگرتەیەکەوەی کە هاوڵاتێکی شێک دە بە حکومەتەکە کەواتە فەصلی یەکەمە لە قانونی محاسبەی حکومی عێراقی باشە ئەمە لە دەسووریشە جێگراوەتەوە بۆیە ئەبووە حکومەتی عێراقی نێت سیراعێکی سیاسی نێوان هەرێمی کوردستان و عێراق داخەکەی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڕژە بەڵێ ئێمە لەگەڵ ئەوە داین گەندەڵێکی زۆر هەیە لە هەرێمە ئێمە بەداخ هەستاوین ئێمە فقی ئەولەویاتمان بەکار نێناوە دایڤەرسیفایمان نەکردووە لە سێکتەر ئابوووریەکانە یاخر هێستا هەرێمی کوردستان چەند مقاوماتێکی ئابووری هەیە بەڕاستی ئێمە کێشەی داهاتمان نییە هەرێمی کوردستان وڵاتێکی دەوڵەمەنە باشە هەرێمی کوردستان 132 شوێنی گەشتیاری هەیە کە بەڕاستی برەوی پێ بدرێ ئیدامی پێ بدرێ ئەبێتە گەورەترین سەرچاوەی داهات باوەڕتان هەبێ من پێنج شەمە لەسەر جۆمە بەرەو هەولێر چووم لە جادەی کەرکووکەوە چووم زیاد لە 5,000 سیارە لە بازگەی هەولێرە وەستا ئەم هەموو هاوڵاتی لە وەسەد و جنوبی عێراقەوە تا هەرێمی کوردستانەوە ئەم هەموو شوێنە گەشتیاریەمان هەیە لە چەندین بەرنامەیە من لە کاتێکە کاندید بووم یەکێک لە حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستان 6 پرۆژەمەوە یەکێک لەوانە چۆن دایڤەرسیفای بکەین لە مقاوماتە ئابووریەکانی هەرێمی کوردستان یەکێک لەوانە سێکتەری گەشتیاریە کە 132 شوێنی گەشتیاری تێ هەر بۆن من ئەو منتیقەی هەورامانی خۆمان ئەو منتیقەی شار باژیارە ئەگەر بێت و ئێستا مقارنەیە بکەی لەگەڵ ترابزۆنی تورکیا کە خۆشترین شوێنێکی گەشتیاریە لە تورکیا باشە دوو ڕووباری هەیە تەنها سەدی زەلان و مۆکەبە بکرێت ئەبێت باشترین سەرچاوی داهات بۆ سنووری سلێمانی باشە یەکێک لە پرۆژەکانم ئەو بۆ کە پێویستە برەی ئەنێ دەپێ بدرێت چۆن بتوانین ئەمینان بکەین ئێمە پابلیک هێنا پرایڤەت سێکتەرمان زۆر بەقووەتە کۆمەڵە سەرمایه‌داری زۆر گەورەمان هەیە لە هەرێمی کوردستانە کە لە سایی ئەم حکومەتەوە بەڕاستی بوونەتە میلیاردەر لە کشتتوقاڵە لە پیشەسازی لە گەشتیاری بۆ بەرەنام بووین لە شوێنەکە مناقەشەیەکمان کرد لەسەرەوەی کەم بچۆم توانین سەرچاوی داهاتەکانمان زیاد بکەین یەکی لەوانە پێشنیارم کرد بۆ حکومەت وتم ئێمە کۆمەڵە سەرمایه‌داری گەورەمان هەیە تۆڵی بودجەم لە بەردەستانی یەکێک لە سەدەکانی پێ بکەین لە حکومی یەکەم موازنەمان هەیە بودجەمان هەیە ناتوانانی تەختیەی داهات و خەرجەکانی بکەی ئینە بەڕاستی بەڵام ئێمە لە ڕێگەی ئەم سەرمایه‌داران و ئەتوانین چی بکەین بۆ مە سەدێک دروستەکەی ئەم سەدا لە ڕێگەی وەبەرهێنەرێکەوە باشە لە بەرامبەرە ئەو مڵکانی نزیک سەدەکە بەنداوەکە ئەتوانین بەشێکی پێبەی بیکاتە شوێنی گەشتیاری باشە تۆ بەهۆی ئەم پرۆژێتەوە سی ئاماجە پێشی یەکەم بەبیەوەی دۆلارێک سەرف بکەی بەنداوێک دروستەکەی وە لە بەرامبەریشە و بەرهێنەرەکە ئەو مڵکی کە پێ ئەدەی لە نزیکی سەداوەکە ئیگاتە شوێنێکی گەشتیاری وەسێم هەری کاریژە ڕەخسێت باشە کەواتە ئێمە کۆمەڵە مقاوماتی ئابووریمان هەیە لە هەرێمی کوردستانە پێویستە ئەمانە ئەوە زۆر دەمێک وایە بەڕاستی ئیشمان لەسەر مەم کرا هەرێمی کوردستان و باشترین شوێنە بۆ سێکتەری کشت و کاڵی ئەزانی لە ساڵی 1970 لە زۆربەی زۆری بەرنامە تەلەڤیزیۆنەکان باسیۆم کردووە کۆمەڵە لیژنەی پسپۆر هاتوون لێکۆڵینەوە لەسەر دەشتی بازیان و دەشتەکانی منتیقی هەولێر و بەردەڕەش و ئانە کردووە توانە ئەگەر بێت و ئەماوە بەرهێنانی کشت و کاڵی تاپ دەتوانێت خواسی ئەردەن و سووریا و عێراقیش و بۆ بەشێکی دەلی ئێرانیش بکاتەوە ئەم باشە تۆ وەرە هەر نەوت ئەزانی ئێمە لەبەری پلانی هەرێمی کوردستان تا ئێمە کێشەی وەکو کێشەی سەرچاوی داهاتمان ئێمە کێشەی زائیدەنی کە غیابی سەرکردەمانی وەکو جەناب مامۆستا فەرمووی ئێمە کێشەی ئیدارەدانمان هەیە کێشەی ئیدارەدانمان هەیە بەڕاستی چۆن بتوانین پلانی ئابووری داڕژین سێکتەری گەشتیاری سێکتەری کشتتوکاڵ و هەرێمی کوردستان وهلە بۆی کە سێکتەری پیشەسازی پەرە پێ بە باشە معقولە لە ماوەی لە 2004 تقریبا تا 2022 کارگە لە
هەرێمی کوردستانە پاکیکە و داخراون داخەوە تازەیت وردەوەدا بڵێن نینی پێکرێتەوە بڵێ سەپۆرتەکرێن و ئیژی لەسەر کێتەوەمان باش بۆ ئەنی نەتانتوانی بەڕاستی دامی سەپۆرتی ئەم سێکتەری پیشەسازی بکەن بەڕاستی باشە هەر بۆ نمونە لە شارباژێڕە منتیقێکی کشتتوکاڵیە چەندین جۆر میوە هاتیێوەرە فۆکەسە خەمە سەر بازرگانەکان و بەرهێنەرەکان ئەڵم لە باتی ئەوە پرۆژەیەک بکەن وەرن پرۆژێ بکەن پرۆژەی پرۆداکتیو بێت بەرهەمدار بێت باشە وەرن کارگە بێنن باش هەر کارگەی شیرەمەنی کارگەی میوهات ئەمانە تۆ چەند ئامانجێکی پێ بەدەزێنی یەکەم دەرفەتی کاری زۆر زۆر پێ ئەرەخسێنی وە دووەمینیش ئەبێتە سەرچاوێکی زۆر زۆر باش بۆ داهات و لە ڕێگەی ئەمانە تاکس وەرەگری باشە باج و ڕسومات وەرگری بێتە سەرچاوی داهات بۆ حکوومەتەکەت آخر بەڕاستی یەکێک لە کێشەکانی ئێمە ئەوەیە کە لە هەرمی لە کوردستانە بەڕاستی زایدەن ئەو هەموو گەندەڵی کە هێزا زایدەن ئەوەی کە خەڵکانی زۆر زۆر دڵسۆزمانیە لەگەڵ بەڕاستی کێشەی و ئیدارە دانیشتمان هەیە لەسەر مەسائلی ئەوەی پرسیاری زەناویشەکە کرد بەڵێ طبعاً ئەبێ ئەم جارە ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و عێراق بکرێ ئەبێ ڕێکەوتنی سیاسی نەبێ بەڕاستی باشە ئەبێ تۆ بەرمەبنای دەستور بەڕاستی ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق بکەیت ئێستا عێراق مەبەڕیری ئەوەی هەیە ئەلە کاکە تۆ 120 میلیارد دینارەکان بەر ئەنجام نووشەوە بۆ لێرە فەرموو کاکە گیان ئەو مەبەڕەشی مێهێڵە باشە ئەو پاساوەشی مێهێڵە ئەو کاتەکە حکوومەتی ناوەندی عێراقیشکە نەینار ئیتر ئەو کاتە تۆ وەکو بڵێ پاسەیەکە بەدەستێ بۆ هەوڵاتێنی خۆت لە دەستگا عەلامەکانە بڵای کە بڵێ کاکەجانەوە تا من هەمووی التیزامەتەکانی خۆم بەرامبەر عێراق جێبەجێ کردمەوە تۆ سەر عێراق ماف و شایستەدارەکانی خۆم بۆ نارێ ئەو کاتە تۆ لەوانەیە پاساوی زیاتر بەدەستێت لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ڕووی دادگای نێودەوڵەتیەوە بۆیە بەڕاستی لە ئێستاوە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لە چەندین بەرنامە باسم کردووە ئەبێ نابێت تەنها سەرچاوی داهاتەکانی تەنها نەوت بێت ئەبێ لە مدەبیر خزمەتت لەسەر نەوت قسەی زیاتر دەکەین ماوەسە سەوارت بە داهاتی ناوخۆ بەڕێز پێش لە گەنجینەکان ئیشت کردووە خود داهاتی نەوتیش پێشتر کە فرۆشراوە ئێستا بەپێی ئەو ئامارەی وەزارەتی نێوتی عێراق بێ بۆ مانگی 10 و 11 ئێستا مانگی 12 ژەڕانی گەێنراوە داهاتی نێوت یاریم تریلۆنێک بۆ ئەوەی کەڕادەستیان کردووە باشەوەی کە پێشتر خۆیان فرۆشتووە نزیکەی 2 ساڵێک بەر کە وەستا لە ڕێی سۆمۆنیان دەفرۆشت لەگەڵ داهاتی نەخۆ توان لێرە موچەیەک بدەن یان دوو موچە بدەنەوە بەڵێ من هەلێرە لەم بەرنامەی جەنابتا باسم کرد وتمان کە بڕیارەکەی دادگای پاریس دەرچووت لە مەسلحەتی دەسەڵاتداران بوو دژی ملت بوو چکاتێک جاران کە نەوتەکە ئەڕۆشت هەموو مانگێ 350-370 میلیۆن دۆلاریان ئەیا بە وەزارەتی دارایی لەگەڵ وارداتی ناوخۆ موچەیان هەیە هەمومان نزانی بەڵام کاتێ ئەو بڕیارە دەرچوو ئەوان مانگانە سەروی 350 میلیۆن دۆلاریان فرۆشتووە بۆ خۆیان یەک فرسیان نەهێناوە میلیاریان فرۆشتووە لە 25 من ئیجماعیەکەی پێ ناڵێ من مەفرەداتەکە پێڵێ دەرخۆت زەربیکە بۆ چەندە ئەوەیان فرۆشتووە هیچی نهاتوەتەوە ناو میزانیەی بڵێن وەزارەتی دارایی بۆی ببێ بە خەرج بۆین ڕۆشتون پرۆژیان بۆ خۆیان پێکردووە لە هیچ شوێنێکی دنیادا نەبووە نەوت عملەیەکی سیادیە سەر دەوڵەت تەعاملی پێوەکە بەڵام لە کوردستانی من و تۆ مەسفاکان بەدەست حیزبەوەی و بەدەست بنەماڵەکانەوەی ئەو شتێکی حەقیقەتە نەوت ئەبێ حکوومەت بەڵام ئێستا لە کەرکووک بۆ خوارەوە چی مەسفا و چی نۆت هەیە لەژێر کۆنتڕۆلی حکوومەت هەیە لێرە لەژێر کۆنتڕۆلی حکوومەتان نییە ئەمە یەک دووش کە تۆ ئەڵی بەو داهاتە بەڵێ پێشتریش هەر بەو داهاتە و لەگەڵ ئەو هینە موچە دراوە ئەتوانن بیان بەڵام خراپترین کابینەی نۆ بوو هاتە سەر دەور ئەم کابینەی نۆیە ئەوەی کە بۆ خۆیان لایەن خستووە خەڵکیان فەقیر کردووە شتیوا لە هیچ شوێنێکان نەبووە کابینەی نۆ زۆ زەربەیەوە لە مشتەماع بوو لە خەڵکو و موچەخۆر موچە کە ئەڵێ ئەم دوو مانگە ئێستا باسی ئەو دوو مانگاکە بە قوربانە بوون کاکە شتێکی باس کرد نظامی محاسبی عێراقی زۆر بەخوەتە لە بیسەکانەوە دانراوە لە 79 بۆ 80 نظامی محاسبی موحدیان هێناوەتە کایەوە کە بووە بە بنەمایە کاتێ نظامی محاسبی حکومی لە 32کانە لە ئەوروپا و ئەمریکا نەماوە ئێستا هەمووی موحدەیە بە هینێکی موحدە سەر بەکرێ من حساب ڕەواتە مستەحەقە 2 6 6 4
ئایا لە بانک دەرەچێ إلى حساب بانک یان لە سندوق دەرەچێ لە 180 ئەوەی کە سەرف ناکرێ ئیعادە ئەکرێتەوە ڕەواتب معادە ئەو ڕەواتب معادە ئەچێتە قەیدی 2665 لە موحدە ئەبێ دانرێ کاتێک بێت خەرجی بکرێتەوە تۆ لەولادای ئەگەر لە نظامی حکومیەکەش بێ بە ئەمانات دایانەی لە سەنەوات یێتەوە سەرفیەکەی توان نەگەر بیانەرداتی ناوخۆ نەوتی پێش و موچەکە بدەن یانەوەی بیخەنە ساڵی داات و لە یاسای بودجێ عێراق جێگیر بکرێمە بەس ئەزانی چی ئەوەی کە ئێستا سێ مانگەکەیان هین کردووە تۆ باقسم ئەوانە لە یەکەوە بۆ یەچن ئەم 11 و 12 نییە ئەبێ بە ئەتیفاقێکی سیاسی ئەمان کە ئەچن حکوومەت تشکیلەکەن با پارتیوی یەکیەتی ئەم جارە ئەو قسە بۆ حەخەڵ بکەن بڵێ ئێمە بەو شەرتە دەنگەیەن بە سەرۆکێکی ئەنجومەنی وەزیران مانگی 11 و 12مان بۆ نەک چۆن لە مانگی یەکا 11 سەرفکات و مانگی 2 ئەبێ بە یەک قەید هەردوو موچ فەرمەبەرانی خۆشی کێفی خۆیەتی ئەبێ هەردووکی سەرفکە ئەگەر بەو شێوەیە بێ ئەوە ئەبێت یان ئەوە تا بەسەن لە بینی هەر موچەیەک و موچەیەکی زیایی باتێت تا 2 مانگ خەرجیکەن بەڵام ئەوان ئەزانی چی لە مانگی یەکەوە با ئەوە بزانی موچە دەست پێ ئەکا لەگەڵ موچەی عێراقا ئەڕوات ئەم 2 مانگە هەر قسەیە و ئەڕوات وەکویکەی 2024 وایەتە بەرچاو سەردۆخی سیاسی دێمە و خزمەت کاریگەری لەسەر ئابووری لەسەر دابەزین نرخینەوە و عێراق لە ساڵی داهاتوو دێمە و خزمەتەن کاکتۆر سپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەینە وڵاتان لەگەڵ مام بمێنەوە جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی گفتوگۆدا درێژە بە گفتوگۆ کارمان دەدەین سەبارەت بە دۆخی دارایی هەرێمی عێراق لە ساڵی داهاتوودا و قسە لەسەر دۆخی سیاسیش دەکەین کە کاریگەری لەسەر ئابووری چی دەبێت کاکتۆر کارۆن پێشنامبڕەکە ویستمان بینەوە خزمەت بەڕێزت بزانم ئەگەر کۆمیسیۆن لەسەر موچە دوایش ئەو دۆخە سیاسی کە هەیە لە هەرێم کاریگەری لەسەر لانی ئابووری و ئەوی کە لە عێراق شێ هەم لە عێراق لە بەردەم پێکهێنانی حکوومەت دەین هەم لێرە حکوومەتێکە کاربڕێکەرە پەرلەمانمانی کاریگەری چی خۆی لە ڕاستیا پێشەوە بێمە سەرەوە حەزەکەم جەدە لەگەی بەردەوام لە زۆرێک لە بەرنامەکان ئەگە بڵێ خەتای بەغایە ئەڵەن بەخوا کاکە ئەمە لە پارتوی کێتونێت ئەگە بڵێ خەتای هەرێمە ئەوەوە کاکە لە سیاسەتە لە ئاستی نەودەوڵەتیە کورت و مختصر قسەیەگەی حەق و ناحەق نییە بەرژەوەندی هەیە لانی بەرامبەر چ کارتێکی بەهێزی بەردەسە چاوی لەوەیە چ کارتێکی لاواز لە دەستی لانی بەرامبەریایەتی حتا دەستخستنە بین لەگەڵ یاڕوات ئەمە دەستگای خێرخوازی نییە ئەمە سیاست و بەرژەوەندی اقتصادی و سیاسی سیاسەتی ئەو دەسەڵاتە دیاریەکە یانی ئێسێمە تا بەیانی بڵێن خەتای بەغایە بەغا هیچ پێی کەم ناکە تا بەیانی بڵێن بەغا کاکە وەڵاجی دە بەغا بە علاگە چاوە کوێرەکە وەڵی گەندەڵیتیایە ئەسڵن لە ئاسمان و نەوتەکە پارەکە ئەچێتە وەزارەتەکان لەوێ تەفرتونا ئەکرێ ینی مامۆساوتی بیرەنەوتەکان لە ژەردەستی حکومایە بەسەتەها بیرەنەوت و غازەیە لە ژەردەستی میلیشا و کۆمەڵە خەڵکە ئەمە دادی ئێمە نایە دادی موچەخۆریش نایە ئەمە لەو حەقە ناگۆڕێ کە موچەخۆر پارەی لای هەرێمی کوردستانە زانی بەڕێز قسەکە لەسەرەوە کاکە زەنگ قسەکە لەسەر چیە بۆ نمونە من مۆزەفی جەنابتم موچەم نایتێ ئەڵێ وڵای کاکە خەتای حکومەتە بازاڕی وا لێ کردو ئەی کاکە دێخوا حافیز ینی من کە لەنا حکوومەتەکە و لێکشۆ نزیکین کاکە تۆ موچەخۆر بەپێی قانون موچەخۆری حکوومەتی هەرێمی کوردستانە تۆ موچەکەی نایەتێ خەتای هەرێمە خەتای بەغایە ئەمە لەو حەقە ناگۆڕێک کە ئەوەی لە بەیوەندی حەق و وجدان و پرۆسی نیشتیمانیە لە بینی هاوڵاتیان و باش دەسەڵاتەکە بەس لە بینی دوو حکومەت دوو دەسەڵات ئەمە مناقەشەیەکی بێ ئەنجامە بڵێن خەتای هەرێمە یا خەتای بەغایە بەسی جوابدێک نەڕۆژ بۆ موچەوە ڕۆژ بۆ پۆست وانە خۆی شارماتکردنیشی تێکەوت و شارماتەوە هەر تایەتی بەس لە مەوزوعی بەڕاستی بۆ موچە نەڕۆشتون ئەوان خۆیان زۆر لەگەڵ بەگەوە ترزان بۆ موچە بچن مەوزوعەکان تەکنیکی نین مەوزوعان ئەو ڕقەمانەنی ئەگینا منە سەوتە پێم وتی باشە هەرێمی کوردستان 753 ملیار و 471 میلیۆن تەسلیمی بەغاکە ئەگەر 120ەکەش تەسلیمکە
ئەگەر 633 داهاتینەوەتەکەش کە تەسلیمی کردو چەند وەرەگرێ 941 ملیار و 874 ملیۆن وەرەگرێ نزیکی 190 ملیار زیادە ئەمە چه حکمەتێکی بەغدا دەینێرێت تقریبا 200 ملیاری زیاتر باشە تۆ ئەم 120 نانێری ئەتەوێ بڵێ چی یان هەر ئەتەوێ بەم جۆرە موچە بترێ یان هەر ئەتەوێ ئەمە هەموویشە ئەم پرسی موچەی لەگەڵ بەغدایە تۆ مامەڵەی پێوە بکەی لەگەڵ هاوڵاتیانە مامەڵەی پێ بکەی لەگەڵ حکومەتی داهاتووە کەواتەی پرسی موچە بڕوا بکە کاحەکیم باش وەک مامۆستا باسی کرد قیادەیەکی حەکیممان هەبێ دڵسۆز نیشتیمانی یەک تۆز زۆر نا تۆزێ جورعەیەک لە ئاو و نزولەی خەڵک و خەڵکی بێتەرەتان بێدەرەتان هەستی پێ بکەن سوێن بەخوا چارەسەرکردنی کێشەی موچە ئیشی 3 دێڕنووسینە ئیشی تەلەفۆنێکی 1 دقەیە ئیشی 1 سەردانە و 10 دقە چارەسەر ئەکرێ بەڵام لە علمی ئیدارە ئەڵێ بتەوێ شتێ چارەسەرکەی نەجارە یەکسەر ئەچیتە سەر پلان نە ئەچیتە سەر میکانیزم ئەچیتە سەر ویست کاکە تۆ ویستت هەیە ناوەڵا دێتی قسە لەسەر پلانی چێکێ باش وەفد بۆ بێ ویستەکە نییە گومان لەسەر ویستەکە هەیە ئەم ئەڵێ من ئەمەوێ موچە چارەسەرکەم ئەوڵە چارەسەریکەم بەڵام کاتێک ئەگاتە سەر مێزی گفتوگۆ بەس هاوڵاتیانە لەبیرنی خۆیانیان لەبیر بەس دو خسیاسی کە لە هەرێم هەیە نەبوونی حکومەت نەبوونی پەرلەمان کارگەری چی لەسەر کارگەری چ لەسەر ئابوووریەکە ینی کاتێککە تۆ حکومەتی نیە دامەزراوت نیە داهاتەکان باش ڕۆیە دەرهاویشتەی ئەو ناسەقامگیری سیاسیە کە لە هەرێمی کوردستان هەیە یعنی ئمە بە بەغداوە نەوەستاوین ئەبینین لەسەر دیسان ناسەقامگیری لە پەیوەندیەکێتی پارتیا هەیە ئەمانەگە پەیوەندیان زۆر باش بێ هاوڵاتی زەرەرەکە پەیوەندیشان خراپێ هەر هاوڵاتی زەرەرەکە یعنی خەڵک نازانێت ڕوولێک کوێ بکە ئەبێ باسی ئەوەشکەین کۆمەڵێک لە لایەنی محافزەش بەڕاستی ئەمانە بێ تاوان نین لەم پرۆسەیە لە بێ ئومێدکردنی خەڵکە لە نەبوونی فشارێکی جدی لەسەر یەکێتی و پارتی کاکە پارەکە ئەوە زۆرە حیزب بەکاملی کراوە ئێتە تۆ بەتەمای ئێستا چالاکوان نەکڕێ بەتەمای ئەمانە نەتوانن پاری بن دیوار بدەن یعنی وەک جەنابەت باست کرد لە پێشترا نزیکی 8 ملیار دلار بەس نەوتیان بە تەنکەر بفرۆشن کو ئەو پارەی خۆم و چی پێ نەدراوە ئەمەی کە ڕوویان گۆڕانکاریەک بوو لە ناوچەکەیە بۆ ئەوەی ئەو حەسارەی سەرئێنان تونکەنەوە هاتن فرۆشتین نەوتیان بە تەنکەر وەستان ئەیجینە هەرگیز هەرێم ئامادە نەبوونەوە تەسلیمی سۆمۆکە بەڵام گۆڕانکاری لە ناوچەکە هەرێمی ئیجبارکردنی فشاری ئەمریکا بۆی ئەو تەنکەرنەوتان نەڕۆن بۆ ئێرە من ساڵە پێش کۆتایی بەم ساڵە پێش سەوتمە کۆتایی بە هەناردینەوە لە ڕێی تەنکەرەوە ئێت لەبەر ئەمە خواستێکی نەودەوڵەتیە و بەرژەوەندی خۆیان لەوە لەبەر خاتی چاوی کاڵی کورد ئەمان نەکردو بۆیە ئەم جەدەلە کۆتایی ببێن خەیختایکی خەتای بەغای یا خەتای هەرێمی کوردستانە ئایا هەرێمی کوردستان ئەگەر پارەکەی نرد و ئەو نەوتەکەشی کە تەسلیم کرد ئەگەر بودجە نەهات بڕوا بکە هیچ وڵاتە لێ قبوڵ ناکات چونکە هەتا ئێستاش ئەمانە نازیان هەیە لای وڵاتە لەبەرەوەی زۆرێک لە شتەکانیان بۆجش بێ بۆ پرۆژەکان و بۆ بەرێ ئەزانی چێکاگن ئێمە ئەو ڕێکەوتنانی کە لەسەر لە جیهانە شتێکی تریش با بیڵێن بە سەریحی بودجەی وڵات بودجەیەکی سەرف اقتصادی دارایی ماتماتیکی نییە بودجەی وڵات لە ڕووی علمیەوە پێ ئەوتری هەموو ساڵێک کە وڵاتێک بودجەیە داڕش ئەبێ ئەو بودجە دەرهاویشتەی دۆخی سیاسی و اقتصادی و کۆمەڵایەتی وڵاتەکە بێ لەسەر ئەو بنەمایە کاتێککە ئەبینی وڵاتەکەت بۆ نمونە لە شەڕای یەکسەر ئەبینی ئەو وڵاتە بودجەی سەربازەکەی زیاکە کاتێ ئەو وڵاتە گرنگی بەسکەتی بەرنامەدانێک گرنگی بەکەرتی کوشت و کاڵ بە یەکسەر عینێکدا ئەندرێت کە من لەو ماوەیە پێشوە چەند خەڵکێکی تایبەت لێرە 5 کەسی دیار لە عێراق کە ئیملاق لە ڕێوە بەرهێنان و سەرمایەوە سەرۆک وەزیران داواتی کردن یعنی شتێکی بۆ من ناتکێ من بە تەمان ئەمە بڵێ چەند پێشنیارێکم لە ڕێ ئەوانە گەیان پێیان کە لە بودجەی 2026 کە ئەمە جێی بکرێتەوە و من لێر بەرنامەکەی تۆ داوا ئەەکەم لە هەرێمی کوردستان ئەمانیش بە فەرمی ئەو پێشنیارانە بگەێنن ینی بژانەوەی سێکتەری هەرێمی کوردستان لەگەڵ بژانەوەی سەکتەری عێراق ئەگەر عێراق خۆی مشوری سێکتەری پیشەسازی و کشتتوکاڵ ناخوا ئەبێ هەرێمی کوردستان لە مفاوەزاتی ئەم جارەیە
بیت لەوە بکاتەوە کە لە بە سندوقێک یا بەشە بڕەبوجەیەکدا بدرێ بۆ بژانەوەی کەرتی پیشەسازی کەرتی کوشتتوکاڵ کەرتی تایبەت ئەو دوو کەرتە پیشەسازی و کوشتتوکاڵ و هەرێمی کوردستان داوای حسەکە لەو سندوقەیە لەو بڕەبوجە چۆن پەرەپێدانی پارێزگامانەیە ئەبێ هەرێمی کوردستان ئەم خاڵی لا گرنگ بێ پرۆژە یاسایەک یان با بڵێن پرۆژەیەک لە بودجەی عێراقا لە 2023 بکرێتەوە کە سندوقێ بۆ ئەوە زائیدەن موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تێکەڵ هەرچەنە ئیتفاقی کرابوو لە ڕابردووە تێکەڵ بەم سیراع سیاسیە نەکرێ ئەمە بکرێتە مەرجان بۆ بەشداری لە حکومەت نەک ئەوەی وڵا ئەگەر سەرۆک کۆمارمان بیتێ ئیشەڵا ئێمە ئەوەت بووەکەین ئەگەر بێت و جێگرەکەیمان بیتێ هی پەرلەمان ئێمە ئاوارڕێکن و دەنگی شەین بە فڵان بەرپرستان ئەگەر ئەمە بکەن بەڕاستی ئەتوانین بڵێن ئەمانە دڵسۆزی ملەتن ئەوە بەغدایە ئێمە نەبین بە هیچ. سپاس دەکەم دێم و خزمەتت کاک دکتۆر جەبار سپارت بە نرخی نەوت ئێستا لە $60 هەر بەرمیلێک کێشە بۆ عێراق دروست دەکات ئەگەر بێتە $50 چونکە پێشبینی بۆ نمونە ئاژانسی وزەی ئەمریکیە دەڵێ $54 بێ لە ساڵی داهاتوو بانکی JP مۆرگان دەڵێ لە بینی 58 بۆ $60 بێ کاریگەری هەیە لەسەر ئابووری عێراق لەسەر موچە لەسەر بودجەی 2026 ئەگەر هەبێ وڵا بێگومان تەسیرات هەبێت چونکە عمودی فەقیری بودجێ هەمووی عێراق نەوتە بەڕێژە لە 189 من پێشوەی کەمێ بەرامەکی جەنابتانەوە هەندێک داتامی هێنا کە بەڕاستی بە گرنگی ئەزانە مامۆستا حەکیم هەر بۆ نمونە لە سێ چارێکی ئەم ساڵاتە لە سێ وەرزەت لە مانگی 1 تا مانگی 9 کۆی فرۆشتنی نەوتی عێراق لە ڕێگای کۆمپانیای سۆمەوە 918 ملیۆن و 292.704 ملیۆن بەرمیل بووە باشە کە معدلەکەی تقریبا میلیارد بەرمیل نەوتی فرۆشت بەڵێ میلیارد شتێکەمتر بەڵێ کۆی گشتیە کاتە 48.2 میلیارد دلار ئەگەر بە سعری سەرفی بانکی مرکزی حسابیکەی کەڕەتی 130 گەیوە تا 1300 دەکەی 63 تریلیۆن و کەسرێکەکە 63 تریلیۆن بزانین خەرجەکانی عێراق چەند ئازانی خەرجی عێراق لەم نۆمانگەیە 99.976 میلیارد دینار بووە نزیکەی 100 تریلیۆن دینار بووە کەواتە نزیکەی 37 تریلیۆن دینار کوری هێنانەیە ئەمە لەلایەک لە کاتێکە لەم نۆمانگەیە کە عێراق نەوتی فرۆشتووە نزمترین ئاستی نرخی نەوت 63 بۆ $64 بۆ بەرزترین $63 بۆ معدلەکەی دەرگێت تقریبا $75 وەسیە تەمان لە پرۆژە یاسایی موازنەی 2023 و 24 و 25 بە $70 خەمێنرا واتە لەم نۆمانگە عێراق نەوتی لەسەر و ئەو لیڤڵەوە فرۆشتووە کە لە موازنە دیاریکۆ دەکە $70 بەڵام لە مانگی نۆوە نرخی نەوت دەست کرد بە دابەزی باشە ئەنجا یەکێک لە ئاماج و تارگێتەکانی ئەمریکا ئەوێ نرخی نەوت دابەزێنێ ئەم کێشمە ئەم سیراعێکی نێودەوڵەتیە بۆ عدێکی مۆزوعی هەیە پەیوەندی بەو شەڕە بازرگانی نێوان سین و ئەمریکاوە ئەمریکا دوو تارگێتیە دوو ئامانجەیە ئێوە لە داهاتووە بە ئەنجامی بگەن یەکەم نرخی نەوت دابەزێنە بۆی کۆستی سوودی نابینێ نەوت بەکاردێنی بەڵێ مەبەستی ئەمریکا لێرەدا چییە ئێستا کێبەرکەیەکی قورسی جەنگی بازرگانی لە نێوان سین و ئەمریکادا هەیە ئەمریکا سین ببوورن ئەیدی عاملەی زۆر هەرزانە تێکی کاڵەکانی کەمترە خەریکە دەست بەسەر ئابووری جیهاناگرێ بەڕاستی لە بەرامبەرەوە تا ترامپ هەڕەشەی سەپاندنی تعریفی گومرکی کرد بە ڕێژەی لە 120 ئەم جۆرەشتانە ئێستا ئەمریکا دوو ئامانجی یەکەم ئیندێکسی دۆلار دابەزێنێ ئیندێکسی دۆلار لە بەرامبەر سەبەتی دراوە جیهانەکانە 5 دراوە جیهانیەکە باشە پاوەن و یۆرۆ و یۆنی سین و ژاپۆنی و دۆلاری کەنەدی و دۆلاری ئوسترالیەمانە دایبەزێنێ باشە کە بۆی هەناردەی تۆزێک کەمتر بکەوێت دووەم نرخی نەوتیش دابەزێنێ ئەم نرخی ئەمیش کۆستی تێچوونی کاڵا کەلوپەل کەمە کاتەوە باشە ئەمە ژواکە ئەو جەنگی کە ئاماجێتی لەگەڵ سینا بانجار بگەنێ لە ڕگای ئەم دوو ئامراز و ئەم دوو فاکتەرەوە تامان ئەمە زەرێکی زۆر گەورە لە ئێقتصادی عێراقە تازە بە تازە ڕاوێژکاری سۆدانی ئەڵێ ئێمە لە داهاتوە هەوڵ دەین بڵین دایڤرسیفای لە ئابووری عێراقا بکەین داهاتی نانۆتی بۆ لە 120 بەرز بکەینەوە ئەیکاکە لە 2023 لە دوای ڕوخاندنەوەی عێراق و تۆچی گرۆ 23 ساڵ وانە لەبەرەوە لە 23 و 25 لە پرۆژەیاسێ بجا هەبوو کە تاکس و ئەمانە زیاد بکەن جا سەریکە عێراق بەڕاستی من هەمیشە دۆخدارای نەوتێرەی و عێراق بەڕێستان دروست دەبێ یاخود هەیە و بەشی پرۆژە نابێ بەڵێ بەعرزەکەم زین چە من لە ژیانمە ڕژبیر نەبووم بۆ یەکێک ژمرانە زۆر هەمیشە داکۆچیم لە قورسایی و سوقلی دیناری عێراقی کردووە لەسەر ئابووری عێراقیش بەڵام بەڕاستی گەژمی نیم بە داهاتووی ئابووری عێراق
باشە لە ماوەی 23 ساڵە تۆ نەتوانی بێت دایڤرسیفای لە سەرچاوەکانی داهاتا پێی بەڕاستی ئەبێت چاوەڕوان کە چونکە نەوت دابەزێ بۆ 50 چونکە تارگێتی دووەمی ئەمریکا ئەوەیە دایبەزێنە بۆ 50 بۆ 55 ئەزانی ڕۆژانە ئێستا عێراق لە مانگینەوە هەموو ڕۆژێ 42 بۆ 45 میلیۆن دلار زەرەرەکە لە فرۆشتنی نەوتە باشە لە مانگی نوۆیە کەمتر لە 6 دلاری فرۆشە چونکە خۆ نەوتی عێراقی بەقەدر نەوتی برێند ناکەن نەوتی برێند 62 دلارە باشە ئینە 6 دلارە عێراق تقریبا 58 دلار ئەوانە 59 فرۆشتیان بەڵێ 59 دلار یکەواتە تا 70 دلار کەواتە تۆ هەر بەرمیلێک ڕۆژانە 3 میلیۆن و 600 هزار بەرمیل نەوت بێجگەلەوەی هەیە نەوتە فرۆشی کەڕەتی 11 دلار کانی هەموو ڕۆژە تۆ 42 تا 45 میلیۆن دلار زەرر بەر ئابووری عێراق عێراق کێشەکەی ئەوەیە کێشەی تەنە موچەی بۆ کێشە بۆ کۆمەڵە کێشەکان دروست دەبێت خۆ بەشی موچە دەکات چکە موچە 6 تریلیۆنی دەبێت ئێمە من داتاکمان 99.9 هینی هەبووە خەرجی هەبوو بەڵام داهاتەکەی کەمە یعنی 35 زائداً فەرقی نەوتەکەش نزیکەی 42 تریلیۆن دینار تۆ کوری هێنانەدێ ئێ باشە ئەم قەرزە کەڵەکە ئەبێ لەسەرێ کە کەڵەکە بوو لەسەری 3-4 سیناریۆ لەبەردەم تا بیگریتە بەر یەکێک لەوانە یان بچی قەرزی نێودەوڵەتی بکەی ئەخکاکە خۆ بە سندوقی نەقدی دەولی IMF و بانقی نێودەوڵەتی ئەوش 6 شروطی هەیە ینی 6 شەرتی قورسی هەیە لەسەر هەر وڵاتێکە هیناتە قەرزیاتە ئەزانیە کە لە شەرتە قورسەکانی چییە یەکلەوانە ئەڵێ بێ چاکسازی بکەی لە سەرچاوەکانی داهاتە ئەزانی یعنیشی یەکەمە باج ڕسومان زیاد بکەی نرخی سوتەمەنی زیاکی ئاخر لە ڕابردووشە پێشێک کە دەستکاری سەعیری سەرفکەن دوای کۆرۆنا فەرزان کرد لە عێراق کە نرخی سوتەمەنی بەرزکاتەوە بەڵام ئەم هەستا نرخی دینارەکەیش کە نرخی سوتەمەنی بەرز نەکرەوە لەبەر هاوڵاتیان باشە ئەم شەرتانە قورسە لەسەر عێراق داندێ یەکێکی تر لەو شەرتانە ئەوەیە بەڕاستی ئەبێت چاکسازی لە سیستەمی باقیا بکە کە من پێم وایە زۆر باسەری چاکسازی لە سیستەمی باقیانە ئەو چاودێرە قورسەی بە وەزارەتی گەنجینی ئەمریکا لەسەر باقیان هێشتا هەرگەندەڵی هەیە بەڕاستی لەبەرەوە ئەم سیناریۆ هەیە و سیناریۆیەکی تریش هەیە یان ئەوەی موچەی فەرمانبەران ئەو سیناریۆی هەرێمی کوردستان دووبارە کاتۆکە کەمی کاتۆکەمە ڕێکشنی هەوڵاتیانی زۆر بەخراپی لەکەوێتەوە شقامە جوڵات ئێستا موچەکە پێویستی مانگانە 6 تریلیۆنیانی بە هەمووی تقریبا دەکاتە 6 تریلیۆن وایە هەل لەماوەی ئەم نۆمانگەیە لەماوەی ئەم نۆمانگ 66.1 تریلیۆن دینار تەنها موچەی آخر بۆ خەرجەکانی دیکەش پێویستە خەرجکە تەنها تۆ سەری ئێمە 99.9 ئێمە خەرجیمان هەبووە لەم 9.7 تریلیۆنە 66 تریلیۆن و کەسرێکی دەرهەموچێ فەرمانبەرانەوە کەواتە ئەگەر نرخی نەو دابەزێت تۆ داهاتێکە خۆ پێشبینیەکانی ئاژانسەکانی وزە بانکە جیهانیەکان ئەوەیە لە چەند بێ لە دەوروبەری 6 بێ پێشبینینی ئەمە تارگێتی ئەمریکایە ئامانجی ئەمریکایە ئامانجی ئەمریکای نرخی نەو دابەزێنی تۆ کاکە سەریکە ئەوە خەریکە ینی گرژەکانی نێوانفەنزیە لە ئەمریکا گەشتووەتە ئاستێک خەریکەی تر بەرکەوتن دروستە بەلەباتی نەوت بەرزکاتەوە کەچی نەو دابەزێ ئەوە تا رووسیا ئەم هەموو هێرشاناکاتە سەر ئۆکرانیا لەباتی نرخ نەوت بەرزکاتەوە کەچی نرخی نەو دابەزێنێت باشە ئەوە ئەگەری ئەوەی ئیسرائیل جاری کێشکاتەوە سەر ئێران خۆ بۆ منە هەمووی تەسیری لەسەر وزە بووە بەڵام کەی سێرکە نرخی نەو دابەزێت لەبەر ئەوە ئەمریکا سیاسەتێک پراگماتیکەیە ئەمریکا ئاماجەکەی و نەو دابەزێت بیلەوە ناکاتەوە کەی سنجە لە ساڵی 1974 کاتێک کە وەزیری خارجی ئەمریکی بووە قسەیەکی زۆر جوانیە جارێک هەلە بەرامج جەنابتانە باسم کراڵێ لا يوجد عدو ثابت وليس هناك صديق ثابت انما توجد مصالح الامريكيه فنحن هناك على من دوستێکی دیاری کراوە دژمنێکی دیاری کراومانە لە هەر شوێنە بەرژۆندی من هەبێت ئەمریکا بەرژۆندێکی لەوایە ئێستا نرخی نەو دابەزێت عێراق ئەفۆتی هەر وڵاتێکی ترەفۆتی عێراق پەیوەستە بۆ ساڵی داهاتوو ئایا ئابووری عێراق چی لێ موچەی فەرمانبەران چی لێ ڕەبتە بەسێ عاملی سەرکی آخر وڵی دەبگەنی یازانە باباسیکە نرخی ناو دابەزێ بەڕاستی کێشە دروستە بێت و تشکیلەی حکومەتیش بەڕاستی چونکە بەڕون و ڕاشکای لە کاربەدەستانی ئەمریکا دیارە کە ئەڵێن ئەم جارە حکومەتی عێراقی تشکیل بکرێ ئەبێ ئەجندا سیاسی و ئەبریەکانی ئەمریکا لە بەرچاو بگیرێت مامۆستا بۆ ساڵی داهاتوو هەرێم بڵێن لە بەردەمەوەدایە بڵێن هەم موچەی بۆ بێ هەم پارەی پرۆژەکانیشی بۆ بێت چکە جگە لە موچە خۆران سەخاوان پێداویستی تایبەتی تازە هەیە تۆمار نەکراوە موچەی توێژە هاژارەکان بڕابوو خەڵک چاوی لە دامەزراندنە چاوی لە بەرزکردنەوەیە دیارە ساڵێکی چۆن دەبێت واللهی کاک حەکیم بەنسبەت ئەو ساڵە چۆنە بێت بەسراوە بە پەیوەندی وتوێژی پارتی و یەکێتی لەگەڵ ئیتاری تەنسیقی و سنەکان و ئەوانە چۆن حکوومەت تشکیلەکەن لەسەر چی تشکیلەکەن چەند پێکەوە هەنگاو بنێن هەردووکیان و لەگەڵ معارەزەکانیش پێکەوە بچنە وتوێژەوە بۆی دەستیان بە قووەت بێ ئەتوانی یەکەم موچە دەربێنن لە مەسەلەی ئینفاقی فعلی ئەوانیکە کە چۆن وتمان بۆ پرۆژەکان و ئەوانە لای بن
بیخەنە ئەمە شتێکی حتمیە ئەبێ خەرج بکرێ ئەو موچەیە جیاکەنەوە لەوە بۆ یاریمان پێ نەکەن هەموو جارێ بەم شێوەیە ئەگەر ئەمانیش ڕازەکەن بەم شێوەیە بڕۆن سەیتەرە ئەەکەن بەسەر حکوومەتی عێراقی موچە جیاکەنەوە پرۆژەکان وەکو کاکە باسی کرد من لەگەڵ ئەوان کە ساڵێکی خراپی داراییە بێ بۆ عێراق بەڵام بۆ موچەکە ئەوەنە تەسیری تێ ناکە پرۆژەکان هەمووی سێکتەرەکان بەری ئەکەوێ موچە بەری ناکەوێ لە کات 2009وانە کە کۆرۆنە بوو وابزانم وستازخوا بۆ بۆرە لێرە یەک قەوسم بیتێ منیش ناڵم کێشەدا بۆ موچە دروستە بێ بەڵام ڕەنگە ناتوانم موچەی فەرمانبەرانیداین بیکە بەڵام مەترسی ئەوەی هەرچەند کە بەڕێز عەلی لاغ وەکو سەرۆکی بانکی مرکزی عێراقی ئەڵێ ئێمە دەست بۆ سعری سەرف نابەین بەڵام هەمان سیناریۆی سەردەمی کۆرۆنا دووبارە بێتەوە دەستکاری سعری سەرف بکرێت و بەهای دینار دابەزێت و دۆلار بەرزکەرەوە عەفو من مەبەستمەوەیە تەواوی کەم ئەو کاتە خۆت دەزانی کۆرۆنا هاتە کایەوە نرخی نۆتیش خەریب بوو بێ بە سفر کاکە بەڵام بەغا هیچ موچەیەکی بانکی ناون دەکرێت بەکاربێن تۆ ڕاوەسە هیچ موچەیە کەس نەفۆتە احتیاتیان هێنا و دوای احتیاتیشان بەرز کردووە بەڵام ئێمە لە حکوومەتی هێنم ئەگەر موچەکەمان تەسبیت بکرێ بە ڕێکوپێکی لەگەڵ لەسەر ئەو بەشەی عێراق بۆمان بێت جیا بکرێتەوە لە تەشغیلی و ئەوانی کە تەشغیلی بە سەحە لێ ببڕن ڕێگاوبان لێ ببڕن نەقل لێ ببڕن نازانم زراعە لێ ببڕن بەس موچە دەستی بۆ نەبن ئەگەر وا بێت نەیکەن بە عملەیەک بۆ کاری سیاسی خۆیانی پێ بکەن ئەو نە تەسیری تێ ناکاوە ئەوە ناتۆبری سەرتاسەری عێراق گەندە و دابەزێ پرۆژەکان هەمووی شەلەلی یان تێکوێ بەڵام موچە نابێ شەلەلی تێکوێ من بەس ئەوەیە مەسەلەکەی ئەوە لەگەڵ خەڵک چاوەڕێی ئەوەیە پێشتر چاوەڕێ بوو دامەزرانن بکرێتەوە دەرچوانیدانە مەزرا و سەیەکەمەکان بڵێن فەرمانبەری گرێ بەسەر بکرێ بە هەمیشەی پلە بەرزکردنەوە دەست پێ بکە خاوەن پێلاویستی تایبەتە 30,000 تۆمار کاوە موچیان بۆ نەبراوەوە هەژارەکان تقریبا ئەوی 200,000 کەسێکە کەیزانی ژار پێویستیان باوکاری نەبێوانش حەکیم یەکەم دامەزراندن هەر هەیە ئەویش چۆنە من خەڵگە ناسم ئەم ساڵ تەخەڕوجی کردووە لەبەرەوەی نزیکە لە دەسەڵاتەوە تاعین بووە ئەوەی کە تاعینات نییە بۆ خەڵکی هەژار و بێ مەکانەتی سیادیان نییە وەکو مەسئولێکیانێ لە لەقێ لە مەڵبەندێ لە مەکتەب سیاسیەک ئەوانە ئەوە ئەو خەڵکانە هەر تاعینا دەبێت ئەوەی کە تۆڵی بۆ ئەو فەقیرانە و تایبەتەکان کابەی زۆر وەرگێت 200,000 دینار نییە چاودێری کۆمەڵایەتی ئەوە مەبلەغەکە ئەوەنە زۆر نییە نەتوانن ئەوە نەکەن مەبلەغەکە کەمە کۆی چاودێری کۆمەڵاتی شەش کەمە ئەوە کەمە کاگێ زۆر بەسی لە 2016 ڕان گرتووە ئێستاوەی کە هەژارە و خاوەن بێنی هیچ سەرچاوێکی داهاتنی سوودمەنی لە داهاتی وڵات براوەڵی 100 ئەزبە هەبێ 100 شت هەبێ ئەمان بە ڕێکوپێکی بچن و توێژ لەگەڵ بەغا بکەن ئێمە ئەو ئەزمایەمان بەرناکەوێت کە ئەوان بەریانەکەوێ بە ئەو بزانی تۆ موچەکە بە ڕێکوپێکی بێت ئەوە تا خۆ ئێستا خۆیان وتیان 460 ملیار هینمان هەیە داهاتی ناو خۆمان هەیە دوایی وتیان نەخێر ئەوە غەڵەتیان وتوە 350 ملیارە بڵێ 350 ملیارە من جاری کەش لێرە قسەیەکم کردووە با ئێستا ژەوە بکەمەوە لە کاتی دوو ئیداری من لە خەزێنم باشە پارەی هەموو داهاتەکان ئەغڵبەی گومرگ بوو بۆ داهات چی بوو حیج نەبوو کۆمانە کردەوە موچەمان پێەیە فیشەکی ڕزی و سیلاحی ڕزی و لە بەردەم خانەخاش بۆ شەڕی ناوخۆ پێمانە کڕی باشە هەر بەو ناوخۆیە نەنەوتمانە بوو نە حیچمانە بوو نەبوو جێی کەم بەڵێ ئەوە ئێستا بگەڕێنەوە بۆ ئەو ساڵانە بزانە چ ڕۆژێک موچە ڕۆژوەتە 35 ڕۆژ باشە کاکی من ئەوە ئەکرێ من لە بیدایەت دەستێکی پاک دڵسۆزێک لەسەر کار بێ خەڵکی پرۆفیشناڵ لە مەسەلەکە بن خەڵکی سیاسی دوورکەونەوە لە مەسائلی بەڕێوەبردننی ئیداراتی دەوڵەت بەدەست خەڵکی
کارامە و صاحب خبرەوە ئەبرێ بڕەوە سیاست با ئەوان سیاسەتی خارجی حدودمان بۆ بکەن باشە ماوەسەوەکو دووە پرسیارش ئێستا داهاتینەوە خۆر پێ زیاتر لە 350 ملیار هەیە بەڵێ زیاترە ئەگەر بە پاکی کۆ بکرێت بەپاکی کۆ بکرێتەوە بەڵێ بەپاکی کۆ بکرێتەوە زیاترە نەک کۆمپانیا دانێن لەم لاولەولا بەعزە گومرگێک هەیە بچێتەوە دوای ئەوەش پێشم وتی وەزارەتەکان زۆری بوو بە کۆمپانیا ئەوە تا سەحەیە ناوە بە خەڵک ئەوە ئێستا مرور کاکە مرور ئەو پلێتەکە هی یەکێکە لە بەرپرسانی ئەولە پلێتی هین سیارە ژمارەی سیارە شتەکان لێرە بۆتە تربیان کردووە بە تایبەت تعلیمی عادیان کردووە بە تایبەت پانێڵیانی چی کاکەکە ئیکەنەوە ئێواران بۆ پارە وەرگرتنە ینی هەموو وەزارەتەکان نیوەی بووە بە کەرتی تایبەت بەس ئەو داهاتانە بە ڕێکوپێکی نەچێتە سەرکەرتی کۆمپانیەکانی خۆیەوە بێتەوە ناو خەزانەی دەوڵەت باوەڕکە موچەشی پێدرێ بەداتی ناوخۆ ئیتر بە شتێک بۆ اینکە کاکە خۆشیان زۆر جارەڵێن ئێمە ئەوە نەمانێت دە باشە ئەوە نەتانێ پار 43 ملیار مایەوە ئەویکەیان سەرف کردبوو لە هینەکەی بانگی 12 ملیار 403 ملیار 403 ملیار 403 ملیارەکەتان کردایە بە موچە ئەگەر هیچ شتا نەخستایەت نیوە زیاتریەکە سپاسم دو پرسیارش بۆ بڕێزت هەی لە بۆ دۆخە سیاسەکەی چاوەڕێی بارودۆخیێرن دەکات لە ساڵی بڵین داهاتوو بۆ دۆخی عێراقیش ڕاستە دۆخی عێراق دۆخێکی زۆر جیاوازە لە هەموو ساڵەکانی داهاتووی ئەوەی گۆڕانکاری کە لە عێراقا بەنیازن بکرێن ئەیانە گۆڕانکاریکی نەرم بێت لە بەروی عێراقێک گیرفانی ئەوە پڕ بێ 130 تریلیۆن بە تقریبی دینار داهاتی ساڵانەی بێت ئەمە نازی هەڵگیراوە تا ئێستا هەم لەلایەن ئێران و هەم لەلایەن ئەمریکاوە بۆی دۆخەکە نەشێوێت بەڵام تەسەوەرەکەم تشکیلی ئەم کابینی حکوومەتی عێراق قورسترە بێت لە هەموو تشکیلەکانی ڕابردوو لە بەرەوەی تەداخلات زۆر زیاترەکە و دوو دەشکانەوەکان زۆر قورستر ئەبن لەم کابینەیە کە بەڕوونی ئەمڕۆ یا دوێنێ بوو دەوڵەتی یاسا ینی کەسایەتێکی زۆر دیاریان وتی ئەمریکا بە تەواوەتی ینی سوورە لەسەر ئەوەی کە ئەبێ سەرک وەزیرانی داهاتوی عێراق وەکەی ئەمریکای لەسەر بێ کە ئەمە هەرگیز بەم سەڕیحیە پەیامی ئەمریکا نەگەیشتووە لەو لاشۆ ئێران ناوێ ئەم حوشەی پشتەوەی خۆی چۆڵ کات ئەوە ئێوە جێنفوزی خۆی بێت چکە بەڕاستی ئەمە سەرچاوی داراییە سەرچاوی سیاسیە سەرچاوی دین و زۆرێک لە شۆڕشەکەیەتی ئەمە تەسەوەرەکەم پێگەینانی حکومەت لە عێراق تۆزە خاو کاتەوە لەگەڵی کێشە بۆ بودجێ عێراق دروست بکە و ئەگەر چی سونەکان بۆ یەکەم جار ینی ئیتارێکی سیاسیان دروستکە ئەنجومەنێکی سیاسیان دروست کرد بەڵام تا ئەم دەقیش نەگەشتنە ڕێکەوتن لەسەر پۆستی سەرۆکی پەرلەمان کە ناتوانن بەم زوویە بتوانن ممارسەیەکی تەندروست بکەن کوردیش لە هەرێمی کوردستانی جەکێتی و پارتی بای ئەوەندە لەیەکۆ ئێستا دوورن لە یەکەوە بەڕاستی ئەوە نزیگنین کە ئەکرا یەکێتی و پارتی لە هەموو کات زیاتر لەم دۆخەیە زۆر یەکڕابوونە بە یەک پاگێکی نیشتیمانی بچوونەتە بەغدا بە تایبەت لە ئێستاە بۆ ئەوەی کە دۆخی بەغدا بۆ جۆرەیە سونەکان بۆ جۆرەیە کە ئەتوانم بڵم سونەکان بە حسابی خۆیان چانسێکیان هەیە کە باشتر بن لە جاران کوردیش کارتەکانی خۆی کۆکردایەتەوە بیان توانیە لە بەغدا کارێک بکەن چاویان تەنها لەسەر پۆز نەبێت چاویان لەسەر ئەوە بێ ئەگەر لە داهاتوە قسە لەسەر دەستور بکرێ ئەگەر داهاتوو بجێ 2026 جێگیر بکرێت چ خواستێکی زیاتریان نەبێت چونکە هەرێمی کوردستان ئەبێ چاوی لەوە بێت دۆخەکە بۆ ئەو گۆڕاوە لە سووریا گۆڕاوە لە تورکیا گۆڕاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی گۆڕاوە ئەبێ ئەو نموزجێکی وا جوان پێشکەشکە وڵاتانی زلهێز کە ئێستا ڕۆلیان هەیە لە پێگەێنانی حکوومەتی عێراق ڕۆڵێکی زیاتر بن بە هەرێمی کوردستان بەڵام ڕۆڵێک لە پێناوی هاوڵاتیان خۆیان بێ نەک لە پێناوی قەبەکردنی گیرفانی خەڵک لە پێناوی قەڵەوکردنی بە پرسە کوردەکانمان لەوێ کە بەداخەوە لە ڕابردووە ئەزمونێکی باشمان نەبوو کەوتۆر دوخڵێکیش بۆ بەڕست گەر شتێکمان پێ بڵێ سەر نرخی دۆلار ساڵی داهاتوو چۆن دەبێ سەوزەم لە 142 دایوایە نرخی زێڕیش هیچ پێشبینێک هەیە بە کورتی بەڵێ وڵا بە گوتی ڕەبتە بەسی عامیلی سەرکیەوە نرخی نەوت پێکەنانی حکوومەت باشە و یاسای بودجە
ئەم سێشتا هەرسێکان تەحکومەکە بەسەر نرخی دۆلارەوە نرخی نەو دابەزێت یەکێک لە سیناریۆکان ئەوەیە ئەگەر کوریهێنانی بۆ دروستی بە ناتوانێت کوریانەکانی پڕکاتەوە دەست بەرێ بۆ دەستکاریکردنی سیاری سەرف لە 132 بەرزگات و بە 146 ئەمەکەلێکێکە لە سیناریۆکان تا 160 باشە و ئەگەر حکوومەتی عراقی تشکیل کردی ئەجندا سیاسی و ئابوووریەکانی ئەمریکا لە بەرچاو نەگیرێت سزای زۆر قورس بەسەر عێراق سەرپێنرە بەڵام قەناعەتم نییە عێراق هیچ بژاردەیەکی تر نییە بیلەوە بکاتەوە ڕاستە ئێستا عێراق لە بینی دوو کێشمێکەشمە هینە ئەجندا ئیقلیمی و ئەوروپی ئەمریکی بەڕاستی ئەبی عێراق زۆر عاقلانە ئەم جارە کاربەدەستانی عێراق هاوسەنگی ڕابگرێن ئەمەکە زۆر گرنگە و سێمیش بودجە زۆر گرنگە بەڕاستی ئەگەر بودجەی 2026 نەبێت توانی ئیسنادەن بە بودجەی 2025 و 24 نەفقات و ئیرادات ڕێخی بەڵام عێراق پێویستی بە قەرز بێ قەرز کات کاکە خەڵکە لەو نەخۆشەڵێ وڵا عێراق 100 میلیارد دلاری هەیە 160 ناتون ساڵاکە بەش یەک ساڵاکە برە 100 میلیارد دلار چییە بە قوربان بەڵام تۆ لە ماوەی 9 مانگە 9 تریلیۆن دینار تۆ خەرجیتەوە کەواتە دلار بەرز بێتەوە ئەگەر نرخی نەوت دابەزێت و کوریهێنان دروست ببێت کوریهێنان دروست بێ یەکێک لە سیناریۆکان ئەوەیە بەڕاستی ئومێد دەکەم کەوانە بێت زێریش پەیوەستە بە جیۆپۆلیتیکەوە ئەمەی کە دروست بوو لەم دووسێ ڕۆژە پەیوەست نەبوو بە عاملە سیاسیەکانەوە پەیوەست و بە هێزفەندەکانی دنیاوە تۆ بە ئەمە تاوەکەم هێزفەندەکان تەمان لەو هەلومەرجە بەشێک زۆر لە بانکان بۆی کریسمس و سەری ساڵوانە ئۆتڵیان بوو هێزفەندەکان سەرمایه‌دار و بەشێ لە ناوەندە دارایەکان یاریان بە بازار بوو خۆی کە زیوان گیانە نزیک 80 دلار 79 شتێک دلار ئەمە ڕەنگە دوای سەری ساڵ تا ئاسێک جێگیربوونەوە بۆ خۆی من چونکە هەر بەپێی پێشبینیەکانی گۆڵمان ساکس ئەمریکا ئەڵێ لە سەرەتای لە چارێکی یەکەمی 2026 4440 تا 4400 لەو بینایە یاریکە بەڵام مەسا 100 دلار ئەوەشی تێپەڕانە بۆیە من پێشبینەکەم تەنگە ڕەنگە ڕێتێسێ بکات داڵەزینەوە بکاتەوە سوپاس دەکەین دکتۆر جەبار گۆران و دکتۆر کاروان هەوساڵ مامۆستا حەمەد حوسێن سوپاسیان بە دەبوونتانە سپاس سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ